زۆر سپاسی ئامادەبوونتان دەکەم یەک بە یەک ئەرکتان کێشاوە کەم بەم گەرمایە هاتوون بەشدار بن لەگەڵمانە لەم گفتوگۆیە لەم دیبەیتە ئەتوانین بڵین لەم ئاڵ و گۆڕی زانیاریە بەیەکەوە دەستخۆش. هەڵبەت ئەمڕۆ بەدەر لە دیبەیتەکەش بەدەر لەوەی کە ئێمە گفتوگۆیەکی هونەری پێشکەش بە ڕێستانەکەین و ئێوەش بەشدارن لەگەڵمانە بن بە بەشێک لەو گفتوگۆیە پێتان ڕاگەێنین کە پرۆژەی نەوە ئینسامپڵ لێرەوە بۆی ڕای بگەێنین پرۆژەیەکی گەنجان نەوە ئینسامپڵ واتە مەجموعینەوە گروپینەوە کۆمەڵینەوە کۆمەڵەیەکی گەنجانە گروپێکی گەنجانە کار بۆ گەنجەکە زیاتر بە تایبەتی لە بواری هونەری موزیک ئامانجی ئەوەیە کە گەنجانمان نەوەی داهاتوومان بە شێوازێکی ئەکادیمی بە شێوازێکی دروست پێک بگەێنێت و دەرفەتی جوان دەرفەتی ئەکادیمیان بۆ بڕەخسێنێت بۆی بتوانن بەشدار بن لە کار و چالاکی لە کۆنسێرت و لە فستیڤاڵەکانی چی ناوخۆ بێت چی دەرەوەی وڵات بێت. لێرەوە ئەمەوێ یەک کورتێکی بچووک باز دەربارەی باڵین هەیکەلی گروپەکە بکەین یاخود پرۆژەکە بکەین. 5 موزیسیان لەگەڵ هاوڕێیکی ئازیزمان کە بەشی ژمێریاری تاوا کردو کە سپۆڕە لەو بەشەیە هەستان بە دامەزرانی ئەم پرۆژەیە وەکوی کە ئاماژەم پێکرد ئامانجمان گەنجە ئامانجمانەوەیە کە گەنجەکانمان بە ئاقارێکی دروستە بڕۆن دەبری ئەوەی کە لەم گێژاوەی کە لە بواری هونەری موزیکە بە تایبەتی ڕووی لە باشووری کوردستان کردووە ئێمەش وەکو گەلان وەکو نەتەوەکانی کە مافی ئەومان هەیە کە بتوانین چی ئۆرکسترایەکمانە بێ یاخود گروپێکمانە بێ یاخود خاوەنی فەرهەنگ و کللتوری خۆمانین و لەگەڵەوەشە خاوەنددارەتی کۆمەڵێ شێوە و ڕەنگی موزیک بکەین. هەڵبەتە گەلی کورد هیچی لە گەلان کەمتر نییە. زنجیرەیەک دنیایەک مێژووی جوان و دنیایەک ئاوازی جوان و فەرهەنگی جوانی هەیە بەڵام ئەوە تا کە ساڵانێک کە پەراوێز کراوە ساڵانێکە کە هەمیشە وزەی ئێمە هونەری ئێمە بەکار هاتووە بۆ گەلانی کە بووە بە مۆرکێک بۆ ئەوان بۆ بە ناسنامەیەک کە ئەوان شانازی پێواکەن بۆیە هەر لەم پرۆژەیەوە هەر لەم ڕانگەیەوە هەوڵی ئەوەین لەگەڵ هاوڕێیانمانە کە ئێمە بتوانین کۆکردنەوەی داتا و پێشکەشکردنی باشترین زانیاری و هێنانی باشترین مامۆستا و کلاسەکان بە تایبەت بۆ موزیکی ڕۆژهەڵاتی لەبەرەوەی ئێمەمانەوێت نەمانوێت لە باشووری کوردستانە ئاژین ڕەنگی ئێمە لە موزیکە ڕەنگێکی ڕۆژهەڵاتیە ڕەنگێکی شەرقیە بۆیە پێویستە کار لەسەر کللتوری خۆمان بکەین پێویستە کار لەسەر جۆری ئامێرەکانمان مەقامەکانمان کە هەرچەنە مەقام ناوێکی عەرەبیە باشتر وایە بڵێن شێوە ئاوازەکانمان بکەین بۆ ئەوەی نەوەی داهاتوو ئاگای لە مۆرکی خۆمان بێت بۆی ئەو گەنجانەی کە لە پەیمانگا و لە زانکۆ و لە ناوەندی هونەریەکانە ئەم بوارە هەڵەبژێرن بۆ خوێندن بۆ ئەزمونکردن و قوڵبوونەوە لەم بوارەیە زانیاری تەواویان هەبێ بتوانین ڕووکەشی شار و وڵات بگۆڕین لە ڕووکەشێکی سیاسی و زەختێکی زۆر دەرونی بەرەو هونەر بەرەو ئەوەی کە بتوانین سەرقاڵی ئەو بابەتانیان دەکەین کە لەگەڵ ڕێزما بۆ سەرجەم سۆشیال میدیاکان و سەرجەم میدیاکان کەناڵەکانە کە کاری میدیاییەکەن سەرقاڵی سیاست نەبن لەبەرەوەی سیاست کەسایەتی خۆی هەیە و ئێمەش لە بڕیارمانداوە کە لە بواری هونەری موزیکابین بۆیە گەنجەکانمان بە ئاقارێکی باشە بڕۆ. هەڵبەتە ئەمڕۆ لەگەڵ هاوڕێی ئەزیزما کاگرەژوان بابەتێکمان هەڵبژارد وەکو دەستپێکی پرۆژەی نەوە ئینسامپڵ بتوانین کۆمەڵێ زانیاری مشتێک زانیاری لە مێژووی موزیکی کوردی و مێژووی گەلان پێشکەش بێەوەی ئازیز بکەین. بۆیە سوپاسێکم ئەگەر کاگرەژوان دەستپێکی ئەم بابەتەمان بۆ پێشنێت. بەخێراتن ئێوارەتان باش هیوای کاتێکی باشتان بۆ خوازم خۆشحاڵم لەگەڵ کاگوەلید و لەگەڵ هاوڕێیان ئەم بابەتەمان ئامادە کرد دووبارە ڕاستی پێشتر بە جیاجیا چەند بابەتێکمان باس کردووە سەبارەت بە موزیکی کوردی و چوونەتە ناو کایە و لایەنەکانی موزیکی کوردیەوە
ئەم جارە بە شێوەیەکی گشتیتر باسیەکەین بزانین موزیکی کوردی لە نێو جیهاندا چۆنە و کاریگەرەکانی ڕاستەوخۆ چۆنە، چۆن موزیکی کوردی پەلی هاویشتووە بۆ وڵاتانی دەوروبەر و چۆن پەلی هاویشتووە بۆ ئەوروپا و موزیکی کوردی لەگەڵ موزیکی ڕۆژهەڵاتی ناوینا لەگەڵ موزیکی گەلانی ناوچەکەیە چ دەستێکیان هەیە و چ کاریگەریەکیان هەیە بەسەر موزیکەکانی دیکەوە. دەربارەی ئێمە وەکو مامۆستاوەلیت باسی کرد، ئەمە یەکەم کاری پرۆژە و گروپی موزیکی نەوایە کە کارەکە بۆ پێگەیاندنی گەنجان بۆ بڵاوکردنەوەی ڕۆشنبیری هونەری موزیکی و هیوادارم ئەمە دەستپێکێکی باش بێت و هاوڕێیانی دیکەمان لەنەوە ئیدی بتوانن خۆیان کار ئامادە بکەن و سیمیناری دیکە پێشکەش بکەن، کۆڕی دیکە پێشکەش بکەن لەسەر هەر لایەن و لەسەر هەر بابەتێکی دیکەی موزیکی بێت. سەرەتا وەکو وشەی نەوا با بزانین وشەی نەوا لە کوردی کۆندا لە فەرهەنگەکانە وەکو ئاماژەی پێکراوە بە مانای ئاوازیەت، بە مانای موزیک هاتووە پێشەوەی کە وشەی موزیک بێتە ئاراوە. وشەی موزیک ئەسا باسیەکەین چۆن و دەستپێکی پەیدابوونی چۆن و لەکوێوە بۆ چۆن بووە، بەڵام نەوا بەم مانایە دێ و لە ڕەدیفی مۆسیقای سونەتی ئێرانیشە یەکێکە لە دەستگاکان، یەکێکە لە حەوت دەستگاکە و بەم جۆرە ئێمە شەو ناومان بەلاوە جوان بۆسمان کە زیاتر لە کورتبوون و زیاتر لە ناوچەکەی خۆمانەوە نزیکە بۆیە ناوی گروپەکەمان نانەوە. با بزانین موزیک چییە وەکو وشە و لەکوێوە هاتووە بۆچی ئەم ناوە. سەرەتا لە ناوچەکانە پێی ناوترا موزیک بەڕاستی، هەتا چەند سەد ساڵێک پێش ئێستاش لە ناو کووردا با بڵین زیاتر موزیک بەکار نەهات، نەوا بەکارە هات، ئاواز بەکارە هات، چڕین بەکارە هات و کۆمەڵە بابەتی دیکە بەکارە هات. بەڵام لە یۆنانی کۆنا و کۆزانین یۆنان دەوڵەمەنە بە ئەفسانەکان گریک، دەوڵەمەنە بە فەلسەفە. لە یۆنانی کۆنا میوسەکان هەبوون، میوسەکان نیمچە خواوەندن، خواوەندی تاواتینی وەکو ئەپۆلۆ وەکو زیۆس ئەوانە نیمچە خواوەندنیان با بڵێن نەوەی خواوەندەکانن. کۆمەڵێک میوز بوون، هەندێکەڵەن نۆیە، هەندێکەڵەن دێ، هەندێکەڵەن دوانزەیە. هێدیە دی موشەیە پەرەی سند و گەشەی کرد لە ناوچەکەیە و چووە ناو ئەوروپاوە ئیدی بوو بە موزیک. ئیتر پێڵەن موسیقی، پێڵەن مۆزیقا، پێڵەن مۆسیقا، پێڵەن موزیک. ئەم ناوانی لێکەوتەوە. ڕاستی ڕەچەڵەکی وشەکە و سەرەتای بڵاوبوونەوەی وشەکە لە یۆنانی کۆنەوەیە، لە یۆنانی دێرینەوەیە ئەگەڕێتەوە بۆ ئەفسانەی میوسەکان. ئەمە وێنەی میوسەکانە، هەندێک لە میوسەکانن هەرێکەیان سەرپەرشتی شتێکی کردووە ئیستاتیکا و با بڵێن ئامێرێکی موزیکی یا شعر یا هەر شتێک لەم بابەتانە. ئیدی بەم جۆرە وردەوە دەبەوەنەوەی کە ئەوان بە جوانی ناسرا بوون، ئەوان بە خواوەندی سەلیقە و بە خواوەندی هونەر ناسرا بوون، بە خواوەندی سەما و بەڵێ بە خواوەندی سەما و هەموو هونەرە جوانەکان با بڵێن لەم میوسانەیە کۆبەوە ئیدی ناوی موزیک دابڕا بەسەر ئەمانە. هەڵبەتە کاک ڕێژوان ببوورن ئەمە گفتوگۆیەکەیتر ئێوەش ئەتوان تایە بەشدار بن. ناوی موزیک مێژوویەکی دیاریکراوی نییە بۆی بڵێن لە فلانە مێژووە کە ئەم ناوە ناوەنراوە. پێوەی کە هاوڕێی عەزیزم کاک ڕێژوان ئاماژەی پێ کرد لە یۆنانەکانەوە وەرگیراوە چەند ناوی کێ بوو بەپێی ناوچەکان ناوەکە گۆڕاوە. بەڵام وەکو مێژوو هەتا پۆسە کەس نەیتوانیەوە بیسەمێنێت کە بۆ نمونە موزیک لە فلانە بەروارەوە یاخود لە فلانە سەدەوە یا فلانە ساڵەوە کە ئەم بابەتە چەسپێنراوە. زۆر تاوا دەستەکانە خۆش بێ. سەرەتای دەرکەوتنی ئامێرەکانی موزیک، مرۆڤایەتی ئاساییە لە کۆنا بۆ نمونە لە چاخی بەردینی کۆنا و چاخی نیۆلۆتیکیش، چاخی بەردینی نوێی کە لە زاگرۆزایەکی دەستپێکە، ئاساییە بیریان لەوە کردبێتەوە کە قاپ و قاچاق دروستکەن، ئاساییە بیریان لەوە کردبێتەوە کە چەکێک دروستکەن بەرگری لە خۆیان بکەن، هێرشکەنە سەر دوژمنەکانیان و پارێزگاری لە خۆیان بکەن با بڵێ. ئەمانە هەمووی ئاساین و غەریزە مرۆڤ هانەیە بۆ ئەم شتانە، بەڵام مرۆڤ لەو کاتەیە درکێکی باڵاتری هەبووە. بیری کردوتەوە کە ئامێرێکی موزیکی دروستکە، ئاخرم ئامێرە نە گەدە و تێرەکە با بڵێن، نەچەکێکە تۆ بەرگری پێ بکەی لە ئاستی دوژمنەکەدا. بۆ مرۆڤێکی زۆر سەرەتایی تۆ دۆزینەوەی خۆراک زەڕورە، تۆ کۆمەڵک شتی زۆر سەرەتایی کە غەریزە و کە با بڵێن پێداویستە جەستەیەکانە داخوازیەکان. لەو کاتەیە بیریان لە پێداویستێکی ڕۆحی کردوتەوە، بیریان کردوتەوە کە مرۆڤ شتێکی دیکەشی هەیە هەرچەند زۆر سەرەتایی بوون. ئامێرەکانی موزیکیان دروست کرد. ئامێرەکان ڕاستە زۆر سەرەتایی بۆ نمونەیەکێکە لە ئامێرەکان بۆڵ ڕۆرەر. بۆڵ ڕۆرەر مێژوویەکی دێرینی هەیە با بڵێن بۆ 3 ملیۆن ساڵ ئەوە کە لێرە نووسراوە 3 ملیۆن ساڵ هەتا 11,000 ساڵ پێش ئێستاش بەکارهات لە چاخی بەردینی کۆنا با بڵێن. ڕەنگە بەلاتانەوە سێ بێم ئامێرە چۆنە، ئەمە پەتێکی پێوەیە با بڵێن دارێکە بۆ جۆرەی خولێنیتەوە دەنگێک دەرەکە. مرۆڤایەتیم ئامێرانی بۆچی دروستەکە؟ ئەم ئامێرانی بۆ ئەوە دروستەکە بۆی دوژمنەکەی بترسێنێ، بۆ نمونە لەگەڵ گروپێکی بەرامبەر جەنگیە بوو بەم ئامێرە یعنی وەکو ترس بخاتە دڵی ئەوانەوە، سام بخاتە دڵی ئەوانەوە و گروتینیش با بە گروپەکەی خۆی بە هاوڕێیانی خۆی. وە لە کاتێکی دیکەشا بۆ کۆمەڵێک شتیتر بۆ من ڕاوکردنی ئاژەڵ، هەتا ئێستاش ڕاوچەکانە بینین کاتێکە چەند ئاژەڵێک ڕاوەکەن ئەچن دەنگی ئەو دووبارە ئەکەنەوە.
ئەگەر کەوێک ڕاوکەنەچنەوەڵێن دەنگیکەوە کە بۆی هەست بکات لە ڕەگەزی خۆیەتی بۆی هەست بکات لە جنسی خۆیەتی و بچێ بەرامبەری ئەمیش ڕاوی بکە. ئەمە دوو هۆکار بوو کە مۆسیقایان بۆ دروست کرد. ئاینەکان با بڵێن لەو سەردەمە ئاینی زۆر سەرەتایی بوون، ئاینی زۆر سادە بوون بۆ جۆرە قوڵی کە لە دواترە باسیەکەین بۆ ئاینەکان بەکار نهات. بەڵام وەکووتمان بۆ ڕاو بۆ جەنگ بۆ کۆمەڵێک بابەتی لەو جۆرە ئامێرە سەرەتایەکانیان هەڵە بم کاگە ڕێژوان ئامێری بۆڵ ڕۆڕەر بەمانای دەنگی گاژێت دەنگی گا لە بەتایبەتی لە وڵاتی ئوسترالیا بەشێک لە زاناکان ئەو مێژوو بۆ ئاگەڕێنەوە کە کاتی ئەم ئامێریان بەکاری هێناوە بەبەستیانەوە بۆ کە بۆ ڕاوە گا زیاتر بەکاری بێنن. ئاچکە ئاژەڵەکانی و سەردەما لە چاخی بەردینە ئاژەڵە دڕندە و گەورەکان بوون بۆ نمونە جۆرەها ئاژەڵ کە ئێستا ڕاستی بوونیان نەماوە ئەکرێ شتێکی لەو بابەتە بێ بۆی کە کۆیان بکەنەوەیان بیان ترسێنن تاوەکو ڕاویان بکەن. ئەوەی جێگەی سەرنجەم ئامێرە لە زۆربەی ناوچەکانی دنیا پێی پێبراوە دۆزراوەتەوە بۆ نمونە لە کیشوەری ئەوروپا لە ئەفریقا لە ئاسیا لە زۆربەی زۆری ناوچەکانم ئامێرە بەکار هاتووە. ئەمە یەکێکە لە ئامێرە کۆنەکان جۆرێکی فلوتە وەکو دیارە لە ئێسکی ئاژەڵ دروستیان کردووە ئەوەی کە ئێستا ماوەتەوە ئەم پارچەیەتی لە سلۆڤینیا دۆزرایەوە ئەم پارچەیەتی کە ئەوەنی دیارە پێشتر حتمما گەورە بۆ بەڵام بە مروری زەمن و بە پێی مێژوو ئامێرەکە وردەوردا پوکاوەتەوە و داڕماوە. یەکێکی دیکە ئەم ئامێرەیە بە هەمان شێوە ئامێریکە لە پێڵەن فلوت ئامێرە فودارەکان ئەویش مێژۆکەی تقریبا 35 بۆ 40,000 ساڵ پێش ئێستاە. ئەگەر بتوانین ئەو وێنەیە بگەڕێنینەوە باشە. یە خاڵێکیکە سەبارەت بم ئامێرە کە مێژۆکەی زۆر کۆنە باسی ئەوەکە کە 50 بۆ 60,000 ساڵ بەر لە ئێستا هەڵبەتە ئەمانە لە قەرنی با بڵین ئاژەڵی مامۆس دروستیان کردووە ئەو ئاژەڵی کە شێوەفیل بوو بەڵام دوو قەرنی گەورەی هەبوو ئەلەوە دروستیانە کرد هەتاکو گەیشتە ئەوەی کە لە قاچەکانی قاز و قڵۆنگ و یاخود بەجع کە بە زمانی عەرەبی لە بەجعەوە دروست کرا هەتاکو گەیشتە ئەم شکڵەی ئێستایی بەڵام لەو سەردەمەیە بەپێی ئەوەی لە بەردەستا بووە بۆ نمونە ئەو دوو ئێسکیان بەکاری هێناوە بۆ دروستکردنی ئەم ئامێرانە دەستەکان دەستخۆش زۆر تاوە. ئەمە ژۆ کوتمانێکی دیترە لە فلوتەکان هەر تقریبا لەو سەردەمەیە کە لە دۆزراوەتەوە ئەمان فلوتەکە لە ئێسکی باڵندە دروستیان کردووە لە ئەشکەوتێکی ئەڵمانیا دۆزراوەتەوە ئیدی عرضکرا و هەموو جیهان ئاشنا بوو پێی هەڵبەتێک شتمان بیر نەچێ ها وردەوردە جیهان خەریکە درک بە شتەکانەکە و ئەشکەوتەکان لێ کۆڵینەوەیان لەسەرەکات و ئەچێ گەڕێ بە شارستانیەتە دێرینەکان و حتا پێش شارستانیەتیش ئەوە تا خەریکە لە زاگرۆزە لە ناوچەی خۆمانە لە کوردستانە وردە و دەشتی دیکە دۆزرێتەوە بۆ نمونەوەی کە لە شانەدەر دۆزرایەوە کە مێژوویەکی زۆر دێرینی هەیە هێشتا و لێ کۆڵینەوەی کە کراوە کەمترین لێ کۆڵینەوەی کەم تەرخەمیترین لێ کۆڵینەوەیە کە کرابێ کە لەسەر کوردستانە هەزار ئامێری لەم شێوەیەوە ئاساری دیکەی موزیکی و هونەری لەناو کوردستانە هەن بەڵام وردەوە دادۆزێتەوە ئەکرێ ئێمە بیان بینین لە تەمەنی خۆمانە یان لە دوای ئێمە زانست بگا بۆ و دۆزینەوەکان بگەن بۆی کە درێک بەم ئامێرانە بکەن. یەکێک لەو زانیاریانی کە بۆ نمونە ئێمە بە ڕێزێکمان هەیە شوێنەوەرناسە بە ناوی دکتۆر محەممەد کۆزات. دکتۆر محەممەد کۆزات شوێنەوەرناسە زۆر دەمێکە ئەگەڕێ ئەکۆڵەیە بۆ نمونە لە شوێنەکانی کوردستانە ئامێری فلوتی دۆزیەوە لە منتیقەی فایدە ئەو منتیقەیە کە ئەکوێتە بینی مووسڵ و دهۆکەوە ناوچەیەکە لە چاڵاییایە شوێنێکی زۆر بەناوبانگە فلوتێکی لێ دۆزی بوو پاش ئەزمونێکی زۆر لەگەڵ هاوڕێیانی کە چوبوونە ئەوێ زۆر گەڕابوون بە دوای شوێنەوار و ئەوشتانەیە فلوتێکیان دۆزی بووە تەمەنەکەی گەڕابووە بۆ نزیکی 4,000 بۆ 5,000 ساڵ بۆیە ئەو وەکو بەڵگەیەک ئەو فلوتەی لایە وەکو مێژوش کە پێی گەشتووە ئەڵێ 4,000 بۆ 4,500 بۆ 5,000 ساڵ کە مێژۆکەی ئەوەیە تازە دۆزرایەوە بەڵێ نزیکی 6 بۆ 7 ساڵ بەر لە ئێستا بۆیە وڵاتی ئێمە بە تایبەتی باشووری کوردستان من لەو بڕوایم کە مێژوش هەرواڵێت کە دنیای ئاسەواری زۆر سەیر و سەمەری تایە بەجارە درکی پێ نەکراوە نەدۆزراوە بە بۆنەوەی کەشەکە نەڕەخساوە
وڵاتی چینی شەمومان نەزانین وڵاتێکی شارستانیە و گەلێک عارف و گەلێک موزیسیان و لە هەموو لایەنەکانی دیکەی هونەر و هونەرە جوانەکانە کەسایەتی هەبوو و مێژوویەکی دێریلی هەیە بەتایبەت مێژووە شارستانێتەکەی کە 5,000 ساڵ پێش ئێستا ئاگەڕێتەوە کە شارستانێت لە چینا دروست بوو ئەمە کۆمەڵێک ئامێری فودارن 20 فلوتن با بڵێن لە چینا دۆزراونەتەوە کە 7,000 بۆ 5,700 ساڵ پێش ئێستا چینیەکان بەکاریان هێناوە ئەوە شێوەکەیەتی وەکو دیارێتی ئەو ئامێرانی کە ئێستا لە ناو وڵاتی چینا هەن ئەمە دایکی و ئامێرانەیە و لەم ئامێرە سەرەتاییانەوە دروستبوون و پەرەیان سند ئەمە شێکی ترە بە هەمان شێوە لە فلوتەکان ئەو تابینین دووکنی هەیە بە هەمان شێوە دیارە موزیکی زۆر سەرەتایی پێژەنراوە موزیکێکە لە تۆنێک 2 تۆن دروست بوو بێ ئەویش هەر وەکووتمان بۆ بابەتی ڕاوە لەگەڵ بابەتی جەنگی خۆیانە هەر ئەوەنە درکیشان بە مۆسیقا کردووە لە ڕاستیە ئامێری لیتەفۆن بە هەمان شێوە ئامێرێکە لە ڕۆژهەڵاتی ئاسیا بەکارەهات تقریبەن با بڵین شێوەی هەستی پێیەکی کە لە پیانۆ چێ زۆر گەورەیە بەڵامی تیب لە بەر دروست دەکرێت و بە بەردی تر یاخود بەدار پیاەکێشی ئەمە بۆ کۆڕ و مەجلیسە چینیەکان یاخود مەنگۆلەکان یاخود کۆرەکان بەکاریان لێهێناوە سوودیان لێوەرەکەن هەتا ئێستاش ئەو بۆ خۆیان دووبارەیەکەن وەکو ترادیشناڵێک کە لە ناو چینە لە کاتی بۆن و فستیڤاڵەکانی خۆیانە ئەم ئامێرای هێن و ڕێزی لێگرت وەکوی کە مێژوویەکی ئەوانە ئێستا لە بەشێک لە وڵاتەکانە وەکو ئامێری زایرەفۆن یاخود ئەکسلیفۆن بەکاری دروستە بەڵێ لەبەروی ئێستا شکلی ئاوهای ڕێک لە پیانۆ ئەچێ بەڵام لە دیوێکی کەشەوە لە زایرەفۆن ئەکسلیفۆن ئەچێت لەبەروی ئامێریشی پیاکێشانە واتە نەقریە لەبەروی ئێمە لە ئۆرکێسترایە بەشێکی و هاوڕانی کە لە بەوردی لەناو موزیکان یان لەناو ئۆرکێسترایان ئەزان موزیک ئامێرەکان ئەکرێن بە چەند بەشێکەوە تایبەتی لە ئۆرکێسترایە ئامێرە ژێداریەکانمان هەیە ئامێرە فوویەکانمان هەیە ناتوانین بڵێن فوداریەکان لەبەروی کە ئەڵی فودار تۆ لێرە ئامێرەکە دەستنیشانەکەی ئامێرە فوویەکانمان هەیە لەگەڵ ئامێرە پیاکێشانەکان واتە نەقریەکان ئامێرە ژێدارەکان دیارە بۆ منە ڤایۆلین و ڤیۆلا و چەلۆ و دەبڵ بەیس و ئەم ئامێرانی کە بوونیان هەیە لە ئۆرکێسترایە وەکو یاسایی ئامێرە فوویەکان ئەکرێتە دوو بەشەوە دوو ئامێری با بڵێن دوو خێزانی جیاواز هیچیان کە پێوترێ فووی فوداریەکان هیچیان پێوترێ فووی مسیەکان داریەکان واتە تەختەیەکان ئەگەر ریسێرچی لەسەر بکەن لە گوگڵ یان لە هەر سایتێکیەیە یەکسەر پێتاڵێن بۆ منە فلوت و پیکلۆ فلوت و ئەو بۆ کلارنێت و بەسون و ئەم ئامێرانە هەر هەمویان ئامێری فودارین لەبەروی لە تەختە دروست دەکرێت لە دار دروست دەکرێت مسیەکان ئامێرە دەنگڕەکانە واتە ترامپێت و ترۆمپۆن و فرانچ هۆرن و تیوبا و ئۆفۆنیۆم و ئەم ئامێرانە بەشێکی تەواوکەری ئامێرە فوویەکانن لەنێو ئۆرکێسترایە ئامێرە نەقریەکان واتە پەرکشن پیاکێشانەکان ئەو ئامێرانی کە ناو ئۆرکێسترایە پیاکێشرێت چی تیمپەنی بێ یاخود ئامێرەکانی کە بێت کۆنگا بێت گانگ بێت یاخود با بڵێن بیس درام بێت سینۆر درام بێت ئەمانە هەمویان ئامێری پیاکێشانن لەبەروی پیاکێشتێ نەقریە شتێکی باش بۆ ئاماژۆپیاچێ بابەتی ئۆکسترا بە هەر بەرچاوڕوونیەکە بۆ هاوڕێیانی کاگەدانی ئۆکسترا و مۆسیقای ئۆکسترانی دەستە خۆش ئامێری ڕیتمیش ئامریکی کۆنا چکە سادە دروستەکرا زۆر سادە دروستەکە بە تایبەت لە وڵاتی هندستانە بە تایبەت لە وڵاتانی ئەفریقایە بەکارە هات دانسیانەکرد لەسەری دانسی زۆر کۆنیان هەیە بە تایبەت وڵات ئەفریقەکان و کیشوەری ئەفریقا بەڕاستی لە ڕووی ڕیتمیەوە زۆر دەوڵەمەنە و چەندین ڕیتمی جۆرا و جۆری هەیە بە هەمان شێوە وڵاتی هندستان و دەوروبەریشی بۆ جۆرەوەکو نیپال و پاکستان و ئەم وڵاتانە لە ڕووی ڕیتمیەوە زۆر دەوڵەمەند نەم ئامێر سەرەتایەکان یانە بۆ نمونە بارادرامەیەکێکە لەو ئامێرە کۆنانە کە لە ڕۆژاوای ئەفریقا دۆزراوەتەوە لای دانیشتوانی ڕەسەنی ئەمریکا ئەوەی کە دوایی کە ئەوروپیەکان چون داگیریان کە پیان ئەڵێن هندیە سوورەکان ئەم ئامێرە هەیە بە هەمان شێوە لە فیلم و لە دراماکانە کە لەسەر ئەمریکا کرابێ یاخود لەسەر نەیتیڤەکانی ئەمریکا کرابێ ئەو ئەمریکان بەرچاو کەوتووە سەمایان لەسەرەکرد بە هەمان شێوە تەوتەم و تابۆکانی خۆیان لە ڕێگایانەوە نیشانەیەوە بەڕێوەیانە برد ئەمەیەکێکە لە ئامێرەکان ئەگەر بکەڕینەوە سەر وێنەی یەکەم ببوورن ڕەنگە ئەم ئامێرە زۆر بەمان بەرچاوان کەوتو بێ لە بۆنە ئاینەکانە بە تایبەتی لە مەولوو لەو شوێنانەیە سێرەکەی بە دوو دار پیاوی کێشن هەڵبەتە بارەدرام یەکێکە لە ئامێرە ڕیتمە هەرە کۆنەکان باشە لەمەوە ئیتر ئامێرەکانی کە دروست بوو وەکو کۆنگا وەکو دهاک کە دهاک هندیە وای لێ هاتووە کە بووە بە خێزانێک بە ئێستاشەوە ئێمە لە بۆنە ئاینەکان هەندێک جار سێرەکەی بە تایبەتی لە تێکیە و لەو شوێنانەیە لە شیعەکانیش زیاتر جۆرێکیان دروست کردووە شەریکەی یاماها بۆیان دروستەکە بۆ بابەتەوە ئەو پێشکەوتنیەکە لە ئامێرەکەیە خزمەتێکە
ئەمەشیان زیاتر شێوەی لە تیمپانیەشی ڕاستی وەکو دیارەتر ئەکرێ لەمانەوە فکری دروستکردنی و ئامێرانیان بوات بێکێ لە ئامێرە پیاکێشانەکان تیمپانیە بۆ نمونە چکە بۆ شێوەیە بە هەمان شێوەی تیمپانیە ژەبرێ لە ڕاستیە. شارستانیەتە دێرینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دۆڵی نێوان دووڕووبەر کە سۆمەرەکان لەوێەوە دەستپێکە یەکێک لەو ئامێرانی کە زۆر سوودیان لێ بینیوە بەردەوام بەکاریان هێناوە زۆر باو بۆ لە ناویانە ئەمێری هات بە ئامێری چەنگە ئەمە ئەم دوو شێوەیە ئەم دوێنەی لێگیراوە با بڵێن لە مۆزەخانەکانی بەریتانیا پارێزراوە و تقریبا لە باشوور و لە ناوەڕاستی میزۆپۆتامیاوە چەندین ئامێری وا دۆزراوەتەوە هاتبی لەم جۆرە کە لە دێرینا بەکاریان هێناوە تقریبا 5000 بۆ 4000 ساڵ پێش ئێستا ئەمە ئامێرێکی بۆ ئامێری هارپ من یەک زانیارەیەکی کە هەڵبەتە ئامێری چەنگ قیسارە ئەوان پێوترێ پێڵێن لە باڵێن لە خواری و عێراق پێڵێن قیساری سۆمەری. لیۆنارد وۆڵی ئەو کەسە بوو کە بۆ نمونە بۆ یەکەم جار چەنگی دۆزیەوە لە خواری و عێراق لە قەبرستانی ئور سێ چەنگی دۆزیەوە سێ چەنگی سۆمەری دۆزیەوە کە ئەتوانی بڵێن ئەوە دەستپێکێ بوو بۆ ئەوەی ئامێری چەنگ بەو شێوازە بە تایبەتی چەنگی عێراقی عەرەبی بڵاو بووە. سێ جۆری قیسارە قیساری سۆمەری سۆمەر قیساری ئور بۆیە هەر سێ ئامێرەکەی بۆ شێوازە ناونە. یەک شتی دیکەش بۆ نمونە کە ئێستا ئامێرە چۆن هاتەوە دەخوارێ ڕاستە لە ناوچەکانی خۆمانە لە چیاکانی کوردستانە تا ئێستا تا ئەم دقەیە کە نەدۆزراوەتەوە ئامێری لەم جۆرە و کووتمانەسا ئەم ئامێرانی کە باسیشمان کرد تقریبا 20 ساڵێکە بێوەوردەوە زانکان و شوێنەوە ناسان خەریکن پێی پێبن ئامێرێکە با بڵێن لە زاگرۆزە تا ئێستا نەدۆزراوەتەوە بەڵام یەک شتی دیکە هەیە کە ئەبێ بیزانین و لە زۆر شوێنی شاباسمان کردووە کە سۆمەرەکان بەڕاستی کوردن ئەوە لە چەندین کتێبە باسی ئەمە کراوەوردە و دە خەریکا بێ بەڵگەیەکی چەسپا و بەڵگەیەکی تەواو و حاشا هەڵەگر کە کوردن و لە زاگرۆسەوە لە چیاکانی خۆمانەوە هاتوونەتە خوارێ و شارستانیەتیان دروست کردووە بە حکمی زمانەکەیان بە حکمی کولتورەکەیان بە چەندین بەڵگەی دیکە. ڕاستە دوایەوەش بۆ نمونە خێڵە سامیەکان هێنە سەرێ بۆ لە ڕۆژئاوای ئەفریقا و بۆ لە ناوچی حیجازەوە یەنە سەرێ بۆ لە ئامورایەکان بۆ لە ئاشورەکان تێکەڵەیەکی کولتوری لە بینی زاگرۆسەکان و لە بینی سامیەکانە دروستە بێ بەڵام کولتورەکان زاگرۆسی و زمانەکان زمانێکی کوردی دێرینە. ئەوە کاک سۆران حەمەڕەش ئەوکو ئاماژەی پێیان کاک سەباح یاسین و چەندین لێکۆڵەری دیکە خەریکن لێکۆڵینەوە لەسەر سۆمەرەکانەکەن وەکو دایکی شارستانیەتەکان وەکو یەکەم شارستانیەتی مێژووی مرۆڤایەتی کە کوردن. سپاس دەکەم. شارستانیەتی میسریش کە دروستە بێت تقریبا لە فیرعونەکانەوە ئیدی لە فیرعونەکانەوە میسر چێتە تەواو ئەو پەڕی پێشکەوتن ئەو پەڕی حەزارەتی خۆیەوە یەکێک لەو ئامێرانی کە دۆزراوەتەوە ئەم ئامێرەیە لەسەر گۆڕی توتانخ ئامون کە مێژۆکەی 3000 ساڵ پێش ئێستاە شێوەی ترامپێتی دێرینە ئێستاوانی کە ترامپێتیان بینەوە و گوێبیستی بوون ئەم ئامێرە لەوێ دۆزراوەتەوە وەکو دیارێتی لە سیسلەی ئەمە ئامێری ترامپێت و ئامێرە فودارەکانی کە لەم شێوەیەن دروستە بێ ئەمە لە میسری دێرینە درشی پێکراوە لە ناو ئەهرامەکانە هەبووە و هێشتا ئەهرامەکانی شەر وەکو کوردستانی خۆمان زۆر شتی تایە کە درگ نەکراوە بەڕاستی نەدۆزراوەتەوە وردە و لەوێشە دۆزرێتەوە ئەزانرێ کە چه حەزارەتێک لە وڵاتەیە هەبووە. هەڵبەتە ئەم ئامێرە زیاتر بۆ پێشوازی فرعونەکان زیاتر بە دیارە چکە ئامێرێکی خانەیانە و ئامێرێکی لەو جۆرەیە کاتێک کە بۆ نمونە ئەگەر بیویستایە ڕووبە شتێکی بۆ میلەتەکەی بووتە یاخود دانیشتنیشی لەگەڵ سەرۆکەکانە هەبووە سەرکردەکانە هەبووە پێشوازەکەی بۆم شێوازە بوو کە ئەم ئامێری بۆ لێبن یەک جۆرە ئاوازیانە بوو کە لە 4 دەنگ پێکاتە بوو بەم ئامێرە ئاژەندرا جام ئامێرە هەندێک جار پێوترێت ترامپێت هەندێک جار پێوترێ لە زمانی عەرەبیە پێوترێ بووقی پێڵێن لە بریتانیاش پێوترێ بووقی پاشایی زیاتر بە بابەتی عسکەری و بابەتی ڕسمی ئەوانەیە. لە کوردستانە پێشتریش ئاماژەمان پێیاوە لێرەش ئاماژەی پێین یەکێک لە ئامێرە هەرە دێرینەکان و ئامێرە گرنگەکانی ناوچەکە ئامێری تەمیرەیە ئامێری تەمبورە زۆر ناچینە قوڵایەکەیەوە چکە ئاماژەمان پێیەوە باسمان کردووە تقریبا هەمووتان زانیاریەکتانە لەسەری مێژۆکەی 6 بۆ 7000 ساڵە پێش ئەو 7000 ساڵەش هەبووە ئەم 7000 ساڵە وردەوە دە دروستبوونی شارستانیەتەکانە پێش شارستانیەت لە قۆناغی نیۆلۆتیکە 10000 ساڵ پێش ئێستا لەسەر چیاکانی کوردستانە ژەنینی پێکراوە قەتار و ئەڵڵاوەیسیەوەی کە ئەمڕۆ ئەمە پێڵی قەتار و ئەڵڵاوەیسی پێی ژەنراوە و پێی خوێنراوە چەمەری پێوتراوە شین و بابەتە شینی و شایەکانیان لە ڕێگەی ئەم ئامێرەوە کردووە وام ئامێرە ئیدی بە دنیای بڵاو بێتەوە با ئەوە بزانین دووبارە بیخینەوە بەرچاو کە ئامێری عود ئامێری سازەکان
ئامێری تار سێتار هەمویان لە سیسیلێم ئامێرەوە و ئەمە دایکی هەمویان لەمەوە وردەوردە دروستە بن بۆی ئەمەمان لە خەیاڵە بێستا کاچنە سەر مێژووی ئەوروپا و باسی ئەو کاریگەری و ئەو بابەتاناکەین کە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوایە هەبووە با ئەم بابەتی تەمبورمان لە خەیاڵە بچکە ئێستا ئاماژە بۆ کۆمەڵە بابەتی ترەکەی هیچ ڕێک بە باوکی ئامێرەژێدارەکان بەڵێ هەمویان لەمەوەی کە بەژێ ژەندرێن یا خودەوەی کە بە پەنجا ژەندرێن دوایی نەسەری بە وردی لای یارسانەکان ئەو کاگمیریش لێرێ خۆزگە خۆی باسی کردایە لە مەجالێکە بۆمان ئەگەر لە کۆتایە مەجالە بۆ حەزەکەم 5 دقیقەیەکەوە باسێکی ئەم بابەتەمان بۆ بکە ئامێرەکە لە لای یارسانەکان لە لای ئەهلی حەق لە لای کاکەیەکان ئامێرێکی ڕەسەنە ئامێرێکی دێرینە لە سەرەتای یارسانەکانە پێشەوەی کە سوڵتان سانساهاکی بەرزنجی ئەم ئاینە ڕێک بخاتووە کتێبەکە دروستکە کۆمەڵە کەسایەتی تر هەبوون بۆ نمونە باڵوڵی ماهی لەناو ئاینەکەیە بۆ نمونە شاخۆشینی لوڕستانی خۆشبەختانە یەکەم ئۆرکسترای کوردی لە مێژووە کە هیچ بەڵگەیەک نییە پێشەمە هەبوو بێ لە لای یارسانەکان ئۆرکسترا هەبووە کۆژەنیان کردووە و لە سەرنجامی حەقا ئاماژەی پێکراوە لە دەورەی شاخۆشینی لوڕستانیە کە لە لوڕستانە لە کوردستانی دەنگباش لە لوڕستانە لە کوردستانی ڕۆژهەڵاتە گروپێکی دروست کردووە وەکو خۆیان ئاماژی پێەکەن 900 ژەنیار دانیشتووە 900 عددێکی زۆرە با بڵێن تۆزێ لە خەیاڵیەکێ بەڵام گرنگەوە زۆر بوون ئەکرێ بڵێن 900 بوون هەر لایەنی کەم 400-500 بوون خۆتا ئێستاش ئۆکسرا ناگاتە ئەوە ژەنیار لە کووردا ئەمە هەبووە دەرفی تیا بووە کەمانچەی تیا بووە زۆرینەی زۆری ئامێرەکان تەمیرە بوون تەمبور بوون و بۆ شێوەیە ژەنینیان کردو بۆ شێوەیە ڕاز و پەرستشەکانی خۆیان لەگەڵ خوداوەندا جێبەجێ کردو واتە ژەنینیان بە کۆژەن بووە بە کۆمەڵ بووە بۆی بتوانن کەشە ئاینیەکانیان ڕێک بە ویست و خواستی خۆیان بپێکن اینجا بۆیە ئاماژەی بە هاوڕێ عەزیزمان کرد کاکمیر هیچێکە لە ئەندامی دامەزرێنەرانی پرۆژەینەوە ئینسانپڵ هیچێکە لە ژەنیارە هەرە جوانەکان توانایەکی زۆر جوانی هەیە لە شێوە ئاوازی کوردی لە با بڵێن مەقامات ئامەبەستمان لە ژەنینی تەمیرەیە ئەرزانێ من هەر ئەڵێم تەمیرە پێم وایە ئەو وشەیە زۆر کوردیە برادران بەشێکیان ئەڵێن تەمبور و بەشیان ئەڵێن تەمبورە و بەڵام لای من هەر تەمیرەیە پێم خۆشە لە کۆتاییە کاکمیر ئەگەر بەشدار بێ بۆی بتوانێت کۆمەڵی زانیاریمان پێم بەخشێ هەڵبەتە ئەو بە کردار واتە بە عەمەلی لە پرۆسەی یارسانیە هەر خۆشی یارسانیە هەڵبەتە ئەتوانێت ئەو هەستەمان بە تەواوەتی پێ ببەخشێت یەک شتی تر جێگەی شانازیەکەم ئاینە بۆ کوردی کردووە من ماوەی پێشوو لەگەڵ یارسانەکان بووم با بڵێن هەنێکیان تورک بوون و هەنێکیان فارس بوون بەڕاستی کوردیەکی زۆر باش قسە ئەکەن و گۆرانی کوردیان لەبەرەوە مۆسیقای کوردی ئەژەنن لە کاتێکە هەر ناچێتەوە هەر بە 1000 پژ ناچێتەوە سەر کورد کەچی عاشقی کووردە بۆ نمونە تەنانە دوایە کاڵە من کوردم بەڕاستی لە کاتێکا تورکە فارسە یا گیلەکە وەم ئاینە چەند شێوازێکی تری هەیە لە ناوچەکەیە چەند هەرچەند ناوی جیای وەرگرتەوە بەڕاستی بۆ منە دورزیەکانی سووریا ئەوەی کە لە سووریا هەن تقریبا داڕشتنی ئاینەکە وەکو ئاینی یارسانیە و عەلەویەکانی باکووری کوردستان عەلەویەکان ڕاستە خۆیان بە دینێکی ناڵێ ئێمە یارسانین و سەرنجامی حەقیش نییە کتێبەکان بەڵام داڕشتنی دینەکە و ڕاز و پەرستشەکانیان هەمان پەرستشەکانی ئاینی یارسانی و ئامێری تەمیرە لای ئەوانش پیرۆزە لای ئاینێکی تریش ئەم ئامێرە زۆر پیرۆزە لای ئێزیدەکان ئێزیدەکان بەردەوام بەکاریە ڕاستە داڕشتنەکەی جیای بۆ نمونە لای یارسانەکان تەمیرە تۆن و نیوتۆن دروستەکە بەڵام لای ئێزیدەکان چارەکە تۆنی تیا ڕوبعیتیایە بەڵێ کاتێک کە دەنگ با بڵێن وانی کە بە تایبەتی پسپۆڕن لە بواری بنەری موزیکە دەنگ دابەش ئەکرێت لەبەرەوەی ئێمە هەتا پێستا وا تێگەشتوین لەگەڵ ڕێزما بەشێکی ئەوانی کە لە بواری هونەری موزیکان دەنگ و بۆ نمونە تۆن و نۆت لەجار لە یەک جیا ناکەنەوە بەڵام بەخۆی کە نەوت ڕەنگە و تۆن دەنگە تۆن ئەکرێ بە چەند بەشێکەوە بە نۆ کۆما و کۆماکان بۆ شێوازە کۆکرێتەوە ئەنجا دەنگێکی تاڵمان هەیە نیو پلە دەنگیمان هەیە چارەگە پلەی دەنگیمان هەیە هەڵبەتە ئەوەی کە کاک ڕێژوان ئاماژەی پێکرد بەبەستی ئەو لە ڕۆ ئەکادیمیەکەیەوە کاتێکاڵی دەنگێک یاخۆ نیو پلە دەنگی یاخۆ چارەگە پلەیەک لەدەنگ گرنگ بوو ئاماژەکە دەست چارەکەتۆن بۆ منەوە مەقامانی کە بەیاتە سێگایە ڕاستە مەقامانە چارەکەتۆنیان تا لای ئێزیدەکان ڕاحەتە ژەندرێت و بۆ نمونە زۆربەی سرودە ئاینەکانیان لەسەر ئەوەیە کە جیرۆ مزحەفاڕەشی پێخوێنن بەڵام لای یارسانەکان چارەکەتۆنی تیانە لە تۆن و نیوتۆن دروستە بۆ منە مەقامی عەجەم بۆ منە سەدای زەمزەم بۆ نمونە مەقامی نەهاوەند ئەم مەقامانە با بڵێن چارەکەتۆنیان تیانی هەڵبەتە لە پرۆژەیە لە ئایندەیە کە ئێمە بتوانین کلاسێکی تایبەت یاخود سیمینارێکی تایبەت بە مەقام پێشکەشکەین بە شێوە ئاواز پێشکەشکەین
کۆمەڵی کەسایەتی ناوچەکان لێرە ئامادەیان بکەین کە بتوانین ئەوە بەرجەستە بکەین بۆ ئازیزانەی یاخود ئەو ئارەزوخوازانی کە ئەیانەوێ زانیاری تەواو یاخود ئەیانەوێ بەرجەستی ئەو مەقام و شێوە ئاوازانە بکەن. بۆی لە پلانە ئەمەی کە ئێستا ئاماژەی پێکرێ بەشێکی لە داهاتووە هەمووی بە بەڵگە و بۆی کە بۆ بەڕێستان پێشکەش بکرێت مایشەکرێت حکوومەت. یەک خەڵ لە کوردستانە هەیە کە زۆربەی شتەکان ئەگەر شوێنەواریش بەردەست نەبن پێش ئەوەی کە شوێنەوە ناسان درکی بکەن ئێمە لە ڕێگەی بابەتی سینە بەسینەوە ئەزانین کە هەیە و یەقینمان هەیەەوە چکە دڵنیاییمان هەیە کەم شتە لەناو کوردستانە هەیە و ڕێگەکەی کوردەواریە. یەکێک لەو ئامێرانە ئامێری شمشاڵ. ئێستا باسی و ئامێرە فودارانەمان کرد کە لە ناوچەکەی دۆزراونەتەوە کە لە جیهانە هەبوون. لە کوردستانی خۆمانە شمشاڵ هەبووە. ئێستاش بچۆرە زۆربەی لادێ و گوندەکان باشووری کوردستان بە ڕۆژهەڵات بێ هەردوو پارچەکەی تریش بچۆرە زۆربەی گوندەکان پیرەمێردەکان بدوێنە ئەبینی باسی گەنجی خۆی بۆ کاکە چۆن شمشاڵی دروستەکە لە قامیشەوە لە دارەوە و چۆن شمشاڵ ژنێکی باش بوو. وە لە چیاکانی کوردستانە قەت بێ سەدای شمشاڵ هەبووە. ئەم شمشاڵە کوردەواریە نەک ئەو نەی کە تا ئێستا بۆ نمونە سۆفەکانی مەولەویدا باکوورا بەکارهێنن سۆفەکانی مەولانە و ئەو نێش کە لە ئێرانە بەڵێ ئێستا بەکارێ. ئەم شمشاڵیان تەواو کوردیە تاو هەستێکی کوردانی هەیە هەرگیز بۆن لە شوانەکانەوە بە ئیشدا نەنیشتون دایمە مەڕ و بزنەکانیان بە شمشاڵ لاواندۆتەوە و ئەو ئاوازە کوردیانی کە گوێیان لێ بووە کە کەسێک گۆرانیی وتویان سوپەتەن ڕیان کۆتۆتە دەیەکی دیکە گوێویستی میلۆدیەک بوون هاتوونەتەوە بە شمشاڵەکانیان دووبارەیان کردوتەوە. ئەم شمشاڵێکی ئێستاش بەردەستە بۆ منە یەکێک لەوانە کە هونەرمەندی خوا لێ خۆش بوو یادی بەخێر قالەمەڕا یەکێک لە باشترین ژەنیارەکانی ئامێرە ڕێگێکی زۆر دێرینی هەیە و تقریباً 10,000 ساڵ زیاترە لەسەر خاشی کوردستان ئەژەندێ. ڕاستە تا ئێستا شوێنەوارێکی ئۆتۆ دەربارەی نەدۆزراوەتەوە بەڵام ئەدۆزرێتەوە. ئەوێ پەلە نەکەین و هەڵبەتە ئامێری شمشاڵ کە ڕێژوان ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگ کرد. من ئەیکەمە دوو بەشەوە بەشیکانەوەیە کە شمشاڵی تورکی یاخود مەولانە سۆفیەکان ئەوان پێڵێن نەی لەبەری ڕۆژهەڵاتی کوردستان ئەڵێن نەی ئەڵێن نایی تۆزێ ئەلیبەکە درێژەکەنەوە. نای ئەوان هاتوون پێیژەیەکی تایبەت ڕەنگێکی سکێڵێکی تایبەت بە خۆیان دروست کردووە لە سنووری ئەو سکێڵەیە ئەو ئاوازانە ئەژەنن بۆی بتوانن ڕەنگی خۆیان بە تەواوەتی بچەسپێنن لە گوێچکەی خەڵکە لە گوێچکەی بۆ لە موزیسیانەکانە هاتوون کاریان لەسەرەوە کردووە بۆیە کاتێکە گوێ لە نەی سۆفی ئەبێت یەکسەری ناسیتەوە ئەزانی مەولانا بیرەکەێتەوە یاخود شەمسی تەبرێزی بیرەکەێتەوە بۆچی لەبەرەوەی ئەوان یەک ڕەنگیان هەیە لە ژەنینە. خاڵی دووەم ئاماژەی بە خوا لێ خۆشبوو قالەمەڕا کردهاتەوە. هەڵبەتە قالەمەڕا دوو خاڵی زۆر تایبەتی هەیە. یەکەمیان ئەوەیە کە ڕووداوێکی هەیە لە ژیانی خۆیە بەسەری هاتووە. خاڵی دووەم ئەوەیە کە باسی دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرماکەم بەڕاستی دکتۆر عەبدوڵڵاجی شانازیە لەبەرەوەی ئەلبۆمێکی بۆ ئەم کابرایە کرد هەتا دنیا مابێت ئێمە بێ شانازی بۆ ئاوازان. ئێستا کە گوێبیستی ئاوازەکانی قالەمەڕا بن لەگەڵ پیانوەکەەوە کارەکانی بەڕێز دکتۆر عەبدوڵڵا جەمالە. قالەمەڕا هەڵبەتە ژەنیارێکی زۆر لاواز ئەبێت ئەمە خۆشی هەڵە نەبوون لە گرتە ڤیدیۆیەکە باسی ئەوە ئاکات. ژەنیارێکی زۆر لاواز ئەبێت ژەنینی زۆر خراپ توانایەکی زۆر خراپ. ئەوان لە سنووری دیێگەی خۆیانە دانیشتنی شەوە ئاهەنگیانە بێت شەوە دانیشتن لە گەرمیان پێوترێ خڕەبەستنیانە بێت دانیشتنیکی ناوخۆییانە بێت. براکەی و با بڵین باوکیەوەوانە خۆیان ئاماداکەن بۆی بتوانن کارێک پێشکەشکن ئەوەی وارێ بۆ بینەرانە یاخودە و بیسەرانە ئەو میوانانەی کە لەوێن ئەم چەند جارێکە چی لەگەڵیانە پرۆڤاکە ڕاینانەکە لیان تێکات ئەگاتە ئەو ڕادەیە کە بن باوک و براگەیلی تووڕا بنەڵێن کاکە تۆ وەکوی کە نازانی شمشاڵ بژەنی سەرش لێمە شێوانەوە ئەمیش بە قوڵێکی پڕەوە گریانەوە ئەگەڕێتەوە بەرەو ماڵەوە لە چواردەوری ماڵی خۆیان خەوی لێەکەوێ ئەمە خۆی باسیەکە ئاماژی پێکە ئەڵێ چاوم کردەوە کەسێکی سپی لەبەر سروسپیکی زۆر جوان کەسایەتێکی زۆر جوان پێیوتم هەستە تۆ کاری تۆ تەواو هەستەفوو بە شمشاڵەکەدا بکە. وتی منیش هەتاکو هاتمەوەشی خۆم کەسەکە نەمابوو کە چوونەوە ئەو شوێنە دنیا تاریکی کرده بوو لەوە دەیتر خەڵکەوە بوو وتی منیش دەستم کرد بە شمشاڵژان وتی کە فوم پیاکرد ئەو قالەمەڕێیە نەبوو کە نیوە ڕۆفووی پیاکرد کەسیشیکە بوو
وتی تر بوو بۆ قەلەمەڕێی کە ئێستا ئێوە ئەیبستن و دۆخێکی عیرفانی بۆ دیارە بەسەری هاتووە کە ئیزن دراوە کە با بڵین لە کەونەوە کەم قابلیەتی پێدراوە کە بتوانێت بێ بە شمشاڵژنێکی گەورە. هەڵبەت زۆربەی هونەرمەندەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ جۆران ئەوە حەسەن زیرەک یادی بەخێر بە هەمان جۆرە کە با بڵین لە بابەتی عیرفانەکانە زۆر باسی لێواکرێت کە چ دەنگێکیە چ سەدایەکیە. ئێستاش یەک لەوانەی کە زیندووە لە شاری سەردەشت هەڵبجان دانیشێ هونەرمەند خلە دەرزیە. ئەخلە دەزیش هونەرمەندێکی زۆر جوانە بە هەمان شێوە شمشاڵژەنە و دەنگێکی زۆر خۆشیشی هەیە چەندین میلۆدی کوردی وتووە. ئەویشی وادارم بەسەر بکرێتەوە کەناڵ و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هیچ جۆرە لە بیری نەکە هەتاوەکو زینووە قەدری بگیرێت و بەڕێگەی خۆی. ئەمانە ئەچنە ئەو فۆرمی کە بەتوانین بڵین سامانی وڵاتن. ینی بۆ نمونە ئێستا کاتێکم باس لە شمشاڵەکەین هەڵبەتە لای لە خەیاڵی خۆمانەیە خۆ لە بەرچاوی خۆمانە یەکسەر قەلەمە ڕمانێتە بەرچەوە. بۆچی لەبەرەوەی ئەتوانی بڵێ نزیکترین یاخود باشترین نمونەیە کە بۆ شمشاڵژەنی کوردی قەلەمەڕە لە ناخی کوردایەتیەوە لە ناخی ژەنینی کوردیەوە ئاوازی کوردیەوە سەرچاوی گرتووە. هیچ هەستێکی بێگانی هەست پێ ناکرێت. هیچ هەستێکی بێگانی تەواو کوردیانەیە. ئەنجا سەبارەت بۆ مۆزوعەش من خاڵێکم بیرکەوتەوە کاک ڕێژوان. ئێمە زۆر هەندێک جار گفتوگۆمان هەبێ لەسەر محەممەدی ماملێ. محەممەدی ماملێ هەڵبەتە یەکێکە لە دەنگبێژە سیر و سەمەرەکان و جوانەکان و ڕەسەنەکانی کوردستان. بەڵام هەمیشە تێبینی ئەوەی لەسەرەکە بوونە محەممەدی ماملێ ئاوازی یا ئەزەربایجانی وتوەتەوە چڕیوە یاخود ئاوازی تورکمانستان و ئەرمەنی و ئەمە بۆ نێو ئازەریانی کە لە بەهابادا هەبوون هاوڕێی بوون. بەڵام لە ئەسڵا محەممەدی ماملێ ئەو ئاوازانی چڕیوە کە لە بەشە کوردیەکانی ئەو ناوچانەیە بووە. باشە من ئەمەم بە بەیەکێک لە دەنگبێژەکانی مەقامبێژەکانی ئەزەربایجان وت پرسیاری ئەوم لێ پرسیوتم ئایا ئەمانی کە محەممەدی ماملێ ئەیچڕێ ئەتوانی بڵێ ئەزەربایجانین؟ وتی ناتوانم بڵێم ئەزەربایجانین لەبەرەوەی ئێمە ناوچەی کوردیمانەیە ئەم ئاوازانە ناوچە کوردیەکانە زۆر باوە بۆیە ئەبێ بگەڕێنەوە بۆ مێژووەکەی ئەوە کاری ئێوەیە کە بچن لێ بکۆڵێن بزانن ئەم ئاوازانە مێژووەکەی ئەگەڕێتەوە چۆ کێ زیاتر وتێتەوە. بەڵام ئەوەی کە من ئەیزانم ئەم ئاوازانە ئەزەری نین ینی ئاماژەی بەمە کرد. بۆیە نکتەیەک هەیە لەسەرەوەی کە محەممەدی ماملێ حەزەکەم تۆزێک کەشەکە هەر زانستی و هەر موزیک و ئەوە نەبێ ئەڵێ پێشبڕکیەکەگرێت لە ڕۆژهەڵات پێشبڕکی محەممەدی ماملێ کە کێلاسایی محەممەدی ماملێ کاتەوە ئەڵێ کاتێ محەممەدی ماملێ خۆی بەشداریە بێ سێمێنێت کە خۆی بەشداریەکان خۆی دووەم بوو لە پێشبڕکێ ئەگەر بتوانین بوون ئەو چاوەزەقە لەسەر محەممەدی ماملێ لابین لەبەری کەسێکی زۆر ڕۆشنبیر و زۆر جوان بوو خزمەتێکی زۆر جوانی کردو. بەڵێ ئێمە ئەگەر هەر هەنگاوێک ینی هەر خاڵەیەک بتوانین لە هونەری موزیکا زیاکەین خەزێنی خۆمان زیاکەین باشە ئێمە ئەتوانین خزمەتێکی وڵاتی خۆمانکەین خزمەتی فەرهەنگ و کلتور و ئاوازی خۆمانەکەین. بۆیە من پێم وانییە کە محەممەدی ماملێ هەنگاوی خراپی نابێت باشترین هەنگاوی ناوە وەکوی کە علی مەردان لە تۆمارە دەنجەکە ئاماژی پێکە ئەڵێ پرسیارەکەی لێکەن ئەڵێ تۆم ئاوازانت بۆچی و بۆچی ئەمانە دوڵێ من بۆ ئەو بچکە شێرانەیە کە لە دوای منەوەیە بۆی بتوانین کاری لەسەر بکەن. بۆی ئەگەر ئێمە بتوانین ڕێز لەم ئاوازانە بگرین هەڵبەتە ئێمە بتوانین هەنگاوێک پێشیخین نەوەکانی داهاتوو ڕەنگە بتوانن دە هەنگاو پێشی بۆچی لەبەروی ئێمە ئەتوانین لە ئێستای ئاوازەکان بکەین بە داتا بکەین بە نۆتە دای ڕێژین باشە بە شێوازێک ئەگەر بە تایبەتی ئەو ئاوازە یارسانیانە بتوانین بیانووسینەوە لەبەروی پێم وانییە کە ئێستا هەلو مەرجەکە لەوەیان نەبێت کە کەس ناتوانێت موزیک بخوێنێت بە تایبەتی پەیمانگا بەو ئاستە باڵایی سوپاسی مامۆستا بەشدارەکەم کە ئەمڕۆ لێرەیە لە بەڕێزیان لە پەیمانگای هێرە جوانەکانی جێی دەستی زۆر دیارە کە ساڵانێک بێکەوە کارمان کردووە چی جامیعی سلێمانی کۆلێژی هونەربەشی موزیک بە سەرپەرشتی بەڕێز دکتۆر عەبدوڵڵاجی ماسەگرمە کۆمەڵێک کاری زۆر ناوازە کاری باشە کرێت. بۆیە ئەگەر هەوڵێک بین ئێمە بتوانین ئەمە ئاوازانە چی یارسانی بێت چی کاکەی بێ ئەهلی حەق بێ کوردی بێت بەشەکانی گەی کوردستان بێت بتوانین ئەمانە بکەین بە داتا لە داهاتووە ئەو گەنجانێکیان ئەو لاوانێکیان ئەتوانین خزمەتێکی زۆر باشی بکەن. بۆیە بەشێک لە پرۆژەی نەوە ئینسامپڵ ئەوەیە کە هاوڕێیان ئەم ئاوازانە هەمووی ئەنووسنەوە ئەیکەن بە داتا بۆی لە داهاتوە بە ئازادی بتوانین کاری لەسەر بکەین. هەڵبەتە من دائما
هاوکاری ئەو کەسانەشن هاوڕێیانشم بە هەمان شێواز هەرچەنە زمان بزانن ئەوەنە بۆ ئێمە گرنگترە ئەو گەنجانە ئەگەر هەرچەنی هەوڵی ئەو بن کە زمانی دەرەکی غیرە کوردی با بڵێن بزانن بۆ ئێمە باشترە بۆچی من لە پاش ئەزمونێکی 22 ساڵی بۆم دەرکەوت کە زمانی عەربی فێربوون ئەوە بوو کە توانیم ئاوازی عەربی لە کوردی جیا بکەمەوە بەشێک ئەو ئاوازانی کە لە بەغا ئاژەندرا لە 6 ساڵی ئەزمموی ژیانم لە بەغا بوو کە توانیم ئاوازە کوردەکان جیاکەمەوە بە تایبەتی بەشێک لە ئاوازەکانی عەلی مەردان دەوێ هەر بە شێوازێکی عەربی پێشکەشیان دەکرد بە موزیک پێشکەشیان دەکرد لەگەڵ ئەوەیە ئەگەر بتوانین بۆ منە ئەو هاوڕانی کە زمانی فارسی یاخۆ زمانی تورکی یاخۆ زمانی ڕووسی بێت فێربن ئینگلیزی بێت قەیچێکە زۆر ئاسایە ئێمە بتوانین سوود لەو کلتورە وەرگین بتوانین هونەری موزیکیان بتوانین جیاکەینەوە لە هونەری خۆمانە ئێستا من دڵنیە هەر موزیسیانێکی ئێمە ئەگەر گوێ لە ئاوازێکی تورکی بگرێت یاخود لە ئاوازێکی فارسی بگرێت ئەزانێ سەرچاوی ئەمە فارسیە یاخود کوردیە یاخود عەرەبیە یاخود تورکیە ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە بۆیە ئومێدەوارم کە هەموو هەوڵی ئەوە بات کە موزیک بە شێوازی ئەکادیمی فێر بێت موزیک بۆ شێوازە فێر بێکە بتوانێت خزمەتی گەر و نیشتیمانەکەمان بکات دەستەکانە خۆش ببورن کە یەک تۆزە لاماندا لە خانمڕۆ هاتیمە سەرم بابەت گرنگە و دەست خۆش ئامێری شمشاڵ لای ئێزیدەکان ئامێریشی گرنگە و بە هەمان شێوە ئەوان وەکو چۆن لای یارسانەکان با بڵین ئامێری تەمیرە بەکارێ بۆ ڕاز و نیازەکان لای ئەوان دەف و شەباب بەکارێ دەف و شەباب واتە شمشاڵ بۆ نمونە ئێستا تەنانەت ئەفسانەشیان لەسەری داڕشتووەڵەن کاتێک خوا ئادەمی دروست کرد لە لالەش دروستی کرد بە خاک و ئاوی ئەوێ بە خاک و ئاوی کوردستان ئەڵێ دی ڕۆح قایل نابوو بۆی بچێتە جەستەی ئادەمەوە بە فریشتەکانی وتی بڕۆن دەف و شەبابی بۆ بژەنن ئیدی فریشتەکان دەستیان کە بۆی دەف و شەباب بژەنن ڕۆح قایل بوو چوە ناو جەستەوە بەماشەوە ئەفسانەکە لە لای یارسانەکانی شێ بەڵام لای ئەوان تەمبورە لە جێی دەف و شەباب وەلحاصل ئەفسانەیەکی کوردیە ئەفسانەیەکی کوردی دێرینە بۆیش لای ئەوان بەم شێوەیە ئەو کەسانی کە موزیکژەنن لەوێ پێشیانەکەون پێش خەڵکەکە هاکەون لە کاتی مەراسیمە ئاینەکانی و خەریکی مۆسیقاژەنی نەبن و لە هەموو بۆنە و جەژنەکانیانە مۆسیقایتیە کە بە دەف و شەبابەوە ژەندە کۆمەڵی ئاوازی ڕەسەنی کوردی زیاتر لەسەر مەقامی بەیاتن وەجار مەقامی ڕاست و ئانەشی تەیەکەوێ بەڕاستی بەڵام زۆرینی زۆریان بە بڵێنەوەی کە گوێ لێبێت بەیاتە زیاتر یەکێکی دیکە لە ئامێرە کۆنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان ئامێری دەفە ئامێری دەف ڕاستە بەم جۆرەیان ئەم جۆرەیان کوردیە لە تەکێوخانەقاکانە درشی پێکرا بۆ کۆتاجار بەڵام ئامێری ڕیتمی لەم جۆرە لە هەموو دنیای هەیە با بڵێن لە وڵاتانی ئەفریقا تەنانەت لە وڵاتانی حیجازە لە مەکە و مەدینەوانە بەکارا پێشتر ئەوە لە وڵاتانی ئەوروپاشە بەڵام ئەم جۆرەیان ئەم جۆرە کوردیە بەڕاستی یەکەم ئاین کە تێدا بەکارا و ئاینی میترایی بوو ئاینی میترایی کە ئیدی دایکی هەموو ئاینەکانە پێش ئەو ئاینە هندیەکان هەبوون با بڵێن بەڵام لە سەرەتای دەرکەوتنیان نابوون بەڵام وەکو ئاینەکە کاریگەری هەبێت و بەربڵاو بێ وەکو ئاینی کریستیانی ئەمڕۆ یاخود مەسیحی یاخود وەکو ئاینی ئیسلام ئاینی میترایی بوو لە ناوچەکەیە دەفیان بەکارێناوە دوایش کە زەردەشت دێتە ناوچەکە ئاینی زەردەشتی دروستە بێت خۆی زەردەشتێکی بۆڵێن کە گوایە ئامێری دەفی ژەنیوە و لە ئاینی زەردەشتیشا بە هەمان شێوە بەکار هات ئیدی دوای واچێتە ناو ئاینەکانەوە ئاینی یارسانی و ئێزیدی دروستە بن با بڵێن بە شێوە سەرەتایەکانیان و هەتا مەزدەکی و مانیش پاشەوە ئاینی ئیسلامێتە ناوچەکە ئیدی تەسەوف لە ناوچەکە ئاگەشاکە تەسەوفی ئیسلامی ئەچێتە تەکێ و خانەقاکانەوە و هەتا ئەمڕۆژ ئەوانی کە سەردانی تەکێ و خانەقاکانیان گرتبێتەوە گوێت لە چەندەها میلۆدی دێرینی کوردیە بێ میلۆدی تەواو کوردی بە شعری کوردی زۆر جوانەوەیتە چ بە هەورانی وترابێت چ بە سۆرانی وترابێ لە ڕێگەی ئامێری دەفەوە و ئامێرێکیشە لە لای موسڵمانەکان ڕێگە پێدراوە بۆ مناڵەت حرامە زۆر کێشیان لێ لەگەڵی هەنێکیان ئامێری دەفەوە تا هەتا ئەمڕۆژ هەیە لە ناوچەکەەوە پەریشی هاویش تا چۆن ناو هۆلیودی شەوەکو لە فیلمی لۆرد ئۆف زە ڕینگا بوو شتێکی وا بوو بەکارهێنرا و دەنگی PSP پێدەرکرا و بۆچینان چی بۆ پۆشەنی فلوت بەس بۆ نەی ئەوەی بیستومە کێشیان نییە یەک شتی تر هەیە لە بیری نەکەین بۆ نەڕاستە زۆربەی ڕێبازە ئیسلامەکان قەدەغی مۆسیقاکەن بەڵام مۆسیقاش لە ئیسلاما زۆر کەشی کرد بۆ نە تەریقەتی مەولەوی وەکو باسمان کرد لە قۆنیا لە کوردستانی لە تورکیا بەڵێ نزیکی باکووری کوردستان و لە ئێرانیشە بۆچی مۆسیقا لە لای تەسەوفەکان حرام نییە چکە عاریفەکان قوڵترە بنەوە لە ئاینە بۆ وەکو مەولانە ئاماژی پێیان من خەریکی ئوسوڵی دینم یعنی ناچێ بەس مەوزوعێکی فقهی کردبێ ئیدی قوڵتر لە کەونە ڕوانم قوڵتر لە مۆسیقا ڕوان ئەڵەن تۆ خوای گەورە هونەرمەندە ڕاستەقینەکەیە
شێوەکارێکی گەورەی ئەم هەموو جوانیی دروست کردووە و ئەو هەموو ئامێرەی دروست کردو بۆ نمونە بولبولە بۆ نمونە جۆرەها تێر و باڵندە و ئەمانە کە هەمویان خوێنن وەکو ئیمامی غەزالی لە سەرمەڕایەکیە ئەڵێ ئەو کەسانی کە ئەڵێن مۆسیقا حرامە با بچن چریکەی باڵندەکانیش قەدەغە بکەن بەم جۆرە لە لای تەسەوفیەکان لە لای تەریقەتە ئیسلامیەکان مۆسیقا زۆر گرنگی پێدرێ هەتا مەولانە خۆی موزیک ژەن بووە کەمانچەی ژەنیوە نەی ژەنیوە و داهێنانیشی تیا کردووە بۆ نۆتا لە تەکێکە خانەقەکانی قادری و نەقشبەندیە لە باشووری وڵات و لە ڕۆژهەڵاتی وڵاتە ئێمە بە هەمان شێوە مۆسیقا بینین نێژەنن و ئامێری دیکەش هەبەنە ناو تەکێ و خانەقەکانەوە خزمەتێکی زۆریش بە مۆسیقاکەن ئەمە بەم جۆرەیە خۆی بابەتێک کە باسی خواناسی و باڵێن بەوەستی ئاینی کرد مەولانە لە شوێنێکشا ئەڵێ مزگەوتەکان پەرزگاکان گەڕام کڵێساکان گەڕام خوام لە خۆمان دۆزیەوە بۆیە هەڵبەتە شمشاڵ یاخود نەی ئەوانەی کە ئەوان باکووری کوردستانە وایان لێکا کە بچنەوە خۆیانەوە بە تەواوەتی لە خۆیانە قوڵەوە بنەوە بۆیە ڕێگە پێدراوە کە بتوانن نەی بژەن و ئامێری موزیکی بژەن هەتا قسەی چیە ئەڵێ ئێمە بۆیە مۆسیقاوە ئەمان وروژێنەوە چێژێکی ڕۆحیمانەتێ ئەڵێ ئێمە لە ئاسمانە پێشتر گوێمان لە مۆسیقایە بووە واتە دووبارەکردنەوەی دەنگە خودایەکانە دووبارەکردنەوەی ئەو دەنگە ڕۆحی و معنەویانەیە لە جیهانی سەرزەمینە ئەمە قسەیەکی ئەوەوە تەواوی مەسنەوی معنەویەکەش هەتا دیوانی شەمسیشی باسی مۆسیقایە و باسی نەیە و پیادە هەڵدانە بە مۆسیقا و بە بابەتە هونەرەکانە مەراسیمی هەزاردەب لە ڕۆژهەڵاتی کوردستانە بۆ نمونەوە تا ئەیبینەوە بۆ چاوی جیهانیشی بەڕاستی کێش کردووە کە بەتایبەت گوندی پاڵنگان و ئەوان بەتایبەت با بڵێن هەورامان لە ڕۆژهەڵاتی کوردستانە مەراسیمی هەزاردەفی تیاکرێ هەزاردەف بۆ نمونە خۆی لەوانەیە 300 دەب یا 400 دەب بەڵام هەزار وەکو عەدەد باسەکەیانیەوە زۆرن خەریکی دەفژەنینە بن هەمووی پێکەوە بە شێوەیەکی هاوسەنگ بە پڕ لە هارمۆنی خەریکی مۆسیقا بن ئەمەش تازە نییە ئەمە دووبارەکردنەوەی کولتوری بابوو باپیرانیانە بیستویانە پێشتر باوکیان کردوێتی باپیریان کردوێتی پێشەوە هەتاوکو چەندین هەزار ساڵ لەمەوبەر ئەمیش جۆرێکە لەوە کسراتوانین بڵێ ئەمە یەکێکە لە کولتورە هەرە جوانەکانی میلەتی کورد گەلی کورد ئەکرێ ئەمە لە داهاتوە بێ بە فستیڤاڵێک بۆی شانازی پێوە بکەین تقریبا ئێستا خەریکن کوردەکان لەولا خەریکن گرنگی زیاتری پێن و ساڵانە زیندویەکەنەوە هەرچەند ئێران زۆر بەربەستە قاتە بەردەمیان ڕێگریان لێکا بەڵام هەر جێبەجێیەک لێ بەڕاستی کاک ڕێژوان بەدەر لەو هەزار دەفە کە ناوی وانراوە سەری ئەو هەموو ڕەنگە جوانەکە کوردیەکە بۆیە ئەو هەمووی جێی شانازیە هەر ئەو خاتە ئەو بەردە ئەو تاشە بەردانە ئەو خانوانە جێی شانازیە بەڕێی من ئەمە بەشێکی گرنگی کللتوری گەلی کوردە ئەگەر هاوڕێیانی ڕۆژهەڵات بتوانن بە وردی کاری لەسەر بکەن ئەمە خزمەتێکی زۆر گەورەیە ئێمە توانین بیکەین بە فستیڤاڵێکی زۆر نێودەوڵەتی کە بتوانین کاری لەسەر بکەن لەگەڵ فوادیاری ئەگەر هەلەکان بۆ ڕێکە بەڕاستی تەرکیزیان لەسەرێتیوە زۆر خەریکی ئەو بابەتە کولتوریانن بەڵام تا ساهلێکی وە ناتۆتە پێشکە بەجددی ڕۆحی خوانی بۆ تەرخانکە کاتێ باسی کوردستانەکەین لە دێرینە هەڵبەت بە ناوی کوردستانەوە نەبووە دوایەوەی کە دەوڵەت نەتەوەکان جیابنەوە دوای ئەوەی کە خەریک بن سنوورەکان دروستەکان بەتایبەت دوای هاتنی ڕۆژ ئاوایەکان ئەوروپا غەرب بۆ ئێرە خەریکی ئەم شتانە بن پێشتر زنجیرە چیاکانی زاگرۆسە بۆ کە لە باکووری کوردستان و دەست پێەکە هەتا باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان کە ناوچەی لوڕستان و ناوچەی شەهری کورد و ئەوانەکە بەداخۆ ئێستا بە لوڕستان و شەهری کوردوانە ناڵێن ڕۆژهەڵاتی کوردستان ئەم تەکنیکەیان داهێناوە کاڵە تۆ گەلێکی جیای تۆ لوڕی بۆ چێڵی من کوردمەوە تا کولتوری خۆتە هەیە و تۆ مێژوی خۆتە هەیە ئەچن دوایەوە بە کەلهوڕێکان ئەڵێن بۆ چێڵی من کوردم تۆ بڵێ من کەلهوڕیم ئێستاش خەریکن لای هەورامیەکان و لای ئێزیدیەکانم شتە دروستەکەن ئەڵێ تۆ ئێزیدی تۆ پێویست ناکە بڵێ کوردم ئێز زمانمان یەکە مێژومان یەکە هەڵپەڕکێمان یەکە مۆسیقامان یەکە یعنی ئەم جیاکاری و تەفرەقەیە تەنها بۆیە ئەڵێ بەشبەشیان کو کۆنتڕۆڵیان بکە بەشبەش دەکەن تۆ ژوازایی لە قازاجی خۆتە بۆ من ئێستا سبینەیەکێ بکەم بڵێ تۆ سۆرانی بۆ چێڵی من کوردم ئایتر من بەشبەشەکە من وازانم تاوە بەم دابڕانەم شتێکی زۆر باشیان لەگەڵا کردوم و ڕێزیان لێ ناوم ئەوە قودرەتم لێسەنەوە مێژوم لێسەنەوە کولتورم کاولەکەن بۆی کە داگیرم بکەن بۆی کە بەڕاستی بتوانن دەست بەسەر هەموو شتێکی منا بگرن و هیچ نرخێکی مرۆڤانە و هیچ نرخێکی ئینسانی و کولتوری من نەیەڵن ئەمە تەکنیکیەوەوانە بەڵام نە ئەمە کوردستانەکەوێتەوە دوور بەرعاف و بەشێکیان بەر زاگرۆز ناکەوێت بۆ نەڕۆژ ئەوەی کوردستان ئێستا بەر زاگرۆز ناکەوێت بەشێکی باکووری کوردستانیش ئەکەوێتە بینی با بڵێن زاگرۆس و تۆرۆسەوە زیاتر هەڵبەتە ئەوروپاش بم پرۆسە سەختەیە تێپەڕیوە بەڵام ئەوان خۆشبەختانە ئەوە بوو کە توانیان بە وردی ئیش لەسەر خۆیان بکەن بە هێزێکی زۆر باشەوە بە توانایەکی زۆر باشەوە توانن کە کولتوری خۆیان هونەری خۆیان کۆنتڕۆڵ بکەن بتوانن بناغەیەک دابنن بۆ ئەوەی ببێ بە دەستپێکێک کە کەس نەتوانێت بۆ نمونە ئەو زەفەرەی بێبەرێ
بەڵام ئەم پەرتەوازیە کەوای کردووە ئێمە بەش ئیشکین بۆ نمونە ڕۆژهەڵاتی باشووری کوردستان بە شێوازێک ڕۆژهەڵات بە شێوازێک باکوور ڕۆژاوا بە شێوازێک کارکات هەڵبەتە پێویستە لە داهاتووە بۆ نمونە ئەنجومەنێکە بێت یاخود کۆمەڵەیەکە بێت ئەم لایەنانە کۆ بکاتەوە بۆی بتوانن بە تەواوەتی ئەمانە هەمووی بخەنە بەر خزمەتی گەلی کورد. زۆر ئاینی میتراییمان باس کرد و هەمووتان لەسەریتان بیستووە ئاینێکی دێرینە لە ناوچەکەیە لە زاگرۆسا پەریستەند و ئاینێکی زاگرۆسیە پاشان پەلی هاویش بۆ ئەوروپا چوە ناو ئەوروپاوە ئەمە کۆمەڵێک پەیکەر و هەڵکۆڵراوی میترایە لە ناو ئەوروپایە ئەم تێکەڵەیە دروست بوو ئەم تێکەڵە کولتوریە با بزانین کە ئاینە چێتە ناوچەیەک لەگەڵ خۆیان کولتورە بە بۆ نێستا کاتێک کورد بوو بە هەڵگری ئاینی ئیسلام و ئاینی ئیسلامی قبول کرد لەگەڵ یا کۆمەڵە کولتوری عەرەبی هاتە ناوچەکە بۆ پەڕی ڕێزەوە یعنی ئێمە هیچ کولتورێکی تر کەم ناکەینەوە با بڵێن ئەم عەرەب و ئەم تورک و ئەمەوەیە بە چاوێکی کەم لیان بڕوایی نابێت جۆرەشتیوان نییە بابەتەکە ناسیۆنالیستی نییە بابەتەکە تێگەیشتنەوە سامنکە ڕێزی کولتوری خۆمەگرم ڕێزی وڵاتی خۆمەگرم وەکو بڵێ ڕێزی دایک و باوکی خۆمەگرم مەرجیە ئەوان لە هەموو دایک و باوکێکی سەرزەوی باشتر من بەس چی بکەم یعنی سروش دوای ویستووە و خواوای ویستووە من لێرە لە دایک بوو وڵاتیش بە هەمان شێوەیە باش ئێستا گوتمان ئاینەکە ئاینێکی کوردیە لە ناوچەکە دواتر پەلی هاویش بۆ ئەوروپا لە زۆربەی وڵاتەکانی ئەوروپا بڵاو بووە دوایش ئاینە ئەوروپیەکانی دیکەی لێکەوتەوە ئاینە بتپەرستیەکان هەتاوەی لای ڤایکینگەکانی شەیدنرا ئاینەکە خۆی لە بنەچە لە میترایی وەرگیرەوە دوای ئاینی ئەوانەوەی کە سۆر و فرێگیا و ئەمانە دروست دەبن ڕێگەکەی لێرەوەیە حتما لەگەڵ خۆیاوەکو باسمان کرد کولتوری ڕۆژهەڵات و کولتوری کوردی بردە ئەوێ و سوودیان لێبینی ئەوروپا لەو کاتە لەو پەڕی دواکەوتنە لەو پەڕی بێشارستانیە تا لەو پەڕی نزمی خۆیان بوو ئەوە سا لە سەردەمەکانە باسێکین کە چی ئەوزەرە و کە چه کێشەیەک لەناو ئەوروپایە هەبوو دۆڵی دووڕووبار میزۆپۆتامیا کە باسمان کوتمان شارستانیەتەکان لێرەوە سەر هەڵێن و بەدایکی شارستانیەتەکان هەژمارەکرێ لە باکووری میزۆپۆتامیا و لە کوردستانی خۆمانەوە لە چیاکانی زاگرۆسەوە هاتنە خوارێ و شارستانەتیان دروست کرد یەکەم شارستانەتی ژۆکوتمان سۆمەری بوو دوای ئەوە بە دوای ئەوە ئیدی داڕشتنی وڵات و داڕشتنی شارستانیەت و حەزارەت هاتە ناو ناوچەکەوە ئەمە سۆمەریەکانن ئەمە شوێنەوارێکیانەکە دۆزراوەتەوە لە باشوور و لە خواروو کە بەغدا و بابل و ئەم ناوچانەکە ئەوەش ئامێری هاتپەکەیە ئامێری چەنگەکەیە کە باسمان کرد ئەوەش لەناو ئاسەوارەکەی هابینین کەسێک ئامێری چەنگی بەدەستەوە دەتەلیشی هەبوو دەتەلی هەبوو لێۆنارد باسی ئەوەکە لە هیچێک لە توێژینەوەکانی هەڵێ ئەو ئامێرەمان کە دۆزیەوە جی دەتەلیتیا بووە تەنها دەتەل بۆیە مەودای دەنگشی دیاریکرا بووە بۆ نمونە ئەو سنوورە فراوانی نەبوو وەکو ئامێرەکانی ئێستا بۆ نمونە ڤایۆڵین یاخود چەلۆ یاخود ڤیۆلا بێ یا فلوت بێ یا کلارنێت بێ ئەمانە مەودایەکی زۆریان هەیە سنووری ڕێنجی دەنگیان زۆرە بەڵام ئەوە تەنها خاوەنی دەتەل بووە زانیاری تازە یەک شتی دیکەمان بیر نەچێت زەقوڕەکان لە سۆمەرەوە دروستە بن ئیدیۆی کە چینایەتی دروستە بێت و فیداڵیزم دروستە بێ خوداکان لەسەرەوە پاش ئەو پادشایان پاشەوان کەسایەتیە ئاینیەکان و پیاوانی ئاینی دوای ئەوەی تر چینی فەرمانڕەوا و سەربازەکان دوایەوە چینی هەژار ئەمە لە سۆمەرەکانەوە دروستە بێ وەیدی پەلاوێژە بۆ دنیا بەداخۆکە چەندین نادادی و چەندین جەنگ و چەندین کاولکاری مێژووی لێکەوتەوە هەرچەند شتی زۆر باشیانەی حەزارەتەکە وەکو باسمان کرد کە ئەسڵەکان کوردیشە بەڵام ئیدی ئەم چینایەتی و ئەم دروستبوونی جیاکاریە بۆ لە دەوڵەتە شارەکان دروست بوو زەڕی زۆری لە مرۆڤایەتیە هەر لە سۆمەرەوە ئەمیش ئەم خاڵە نەرێنیەش هەر لەوانەوە دروست بووە بڵێ یەک شتی دیکە هەیە لە مێژووی ئێمە جا شتێک هەیە لەناو کووردا بەداخەوە ئەمەە داگیرکاری کولتوری لەسەر کراوەستی خۆ بەکەمبینینی هەیە یعنی تۆ بۆی کە شتێکی مێژووی بە بسەلمێنێ بێ 1000 سوێن قورئانی بۆ بخۆی لە کاتێکا بەڵگەی مێژوویش بەدەسێ بەڵام ئەمە لای تورکێک و لای فارسێک و لای ئینگلیزی قەتەمە نییە یعنی تا شتەکەشی بە درۆ پێ بڵێ لەوایە ڕەنگە لەوە زیاتر بم کە تۆ باسیەکەی بەس لای کورد ناوانیە لە من ئەوە بم ئاچکە 100 ساڵە بۆ نمونە زۆر چەوسێنراوەتەوە و بەدڵی خۆیان هاتوون داگیرکاری جۆرا و جۆریان لەناوە کردووە هیچ لە خۆی ڕنابینەکەم مێژوویەکی بێت و کە زۆربەی شتەکان لە مۆسەری هەڵابن ئێستا یەکەم دەستنووسی مۆسیقایە نۆتەنووسینەوەی لە مێژووی مرۆڤایەتیە کە هۆرەکان کردیان خۆرەکان باوە گەورەی کوردن با بڵێن شاری هەولێر ئەلبائیلۆ ئەوان دروستیان کرد شاری کەرکووک ئەوان دروستیان کرد شاری نینەوە مۆسڵ با بڵێن خزمەتێکی زۆریان لەوێ کرد و لە قامیشلۆ لە ڕۆژاوای کوردستانە با بڵێن خۆیان زیاتر لەوێ بنکە و بارەگایان گیسایەوە ئەمە لە با بڵێن ڕۆژئاوای کوردستان لە نزیک ڕۆژاوای کوردستان ئەمە دۆزراوەتەوە کە نۆتەکەی ئەمەی خوارەوەیە ئەوەی کە ئیدی لێکۆڵەڕانی موزیکی نووسیوانەتەوە تقریبا سێریکەن هارمۆنی
لە ناو مۆسیقاکەوە لەوێ کۆڵینەوەکانات سێریکە بۆ نەفاو لای بەیەکەوە داناوە بۆ نەسفۆڵ و سی بەیەکەوە داناوە یعنی یەکەم و سێم یەکەم و پێنجەم درکێکی بە قووەت و باڵاشیانە بوو دوو دەنگ بەیەکەوە بەڵێ دوو دەنگ بەیەکەوە نەک بە مۆنۆفۆنی دەنگێکی دوو دەنگی کۆک نەک ناکۆک دوو دەنگی کۆک دیسۆنانس نییە کۆک دیسۆنانس نییە واتە دژە یەک نین دەنگەکان لەگەڵ یەکا کۆکن بۆیە ئەمە باشترین جوانترین نمونەشە لەسەرەوەی کە ئاوازی خۆمان هەیە بەلەسایتیەکەی لە شاری بەغداد وا بزانم رقیبی سندیکای هونەرمەندانەکە حەبیب ظاهر العباس بەخێر بێی حەبیب ظاهر العباس ساڵێکیان بوو بە گفتوگۆمان لەگەڵی سەبارەت بۆی کە ئایا مەقام کوردیە یا عەرەبیە وتی ئەگەر ڕاستیەکەت هەیە مەقام هیچ پەیوەست نییە بە عەرەبەوە کوردیە بەڵام من ناتوانم دان بۆ یا بنێم لەبەرەوەی لێرە ماڵم وێرانە بێ شار بە دەرمەکەن بۆیە من ئەمە حەبیب ظاهر العباس خۆی شخصی بەم نی بوو بەڵێ ئەوە دەست خۆش بێ بۆ زانیاریە بەڕێوەبەری دیراساتی نەغەمی لە جسر سنەک ئەلێوێ بەڕێوەبەر بوو نازانم ئەگەر ئێستا ما بێ یان نا دەستەکانە خۆش بێ ئەگەر وەکو وشەی مەقامیش عەرەبی بێ وەکو ناوەکان کوردین بۆ ڕاست ئەڵێ تۆ ڕاست لە عەرەبا ڕاستمانایەکی هەیە بۆ نەڵی سێگا بۆ نەڵی مەقامی کورد ئێنەتەوەی کووردە بۆ نای مەقامی زۆربەی زۆری شتەکان کوردیە ئیتر بە نای مەقامەکەش عەرەبی مەقامی عنی پێگە یعنی شوێن واتە ئەو سکێڵە ڕۆژهەڵاتیانن کە ئاوازی لەسەر داڕێژە با بڵێن حوتۆنەکە یاخود ئەگەر حوتۆن زیاتریش بێ هیچ سکێڵێکی لەسەر داڕێژێ ناوەکانیان کوردیە خۆشبەختانە ئەمەشیان وەکو ئاماژەمان پێیا شانازیەکە بۆ کورد کە هۆرەکان نۆتەیان نووسیوەتەوە بۆ مۆسیقایانی ژەنیویانە کردویانە بە نۆتە بۆ یەکەم جار لە مێژووە ئەمە شوێنەوارەکەی کە لە باکووری سووریا دۆزراوەتەوە یعنی ڕۆژاوای کوردستانی خۆمان یەک خاڵی دیگە بێ باسی کەم کاتێ باسی ئاینەکانەکەم من وەکو لێکۆڵەرێکی ئاینی قسە ناکەم یا مەبەستم ئەوە نییە چاک و خراپی ئاینەکە دیاریکەم ئەم ئاینە وایە و ئەم ئاینە وایە بەڵام مێژوو بەسراوەتەوە بۆ نمونە ئێستا کاتێ تۆ سێری فیلمی کۆمپۆزەرێکەکەی یا سێری فیلمی ژەنیارێکەکەی لە فیلمەکەیە باسی مێژووی ئەو شوێنە ئاکرێ باسی دۆخە ئاینەکەی ئەو شوێنە ئاکرێ باسی دۆخی عایلی کەسەکە ئاکرێ یعنی هەمووی بەسراوم پێکۆ تا بزانی چۆن ئەم شتە ڕوویە کاتێ ئێمە باسی ئاینەکەین ئاینەکەمە بەسمان ئەوەی بزانین چ کاریگەریەکی کولتوری دروست کردووە یان لە مۆسیقایە چ شوێن دەستێکی هەبووە یەکێک لە ئاینە کاریگەرەکان و یەکەم ئاینی ئیبراهیمی ئاینی جووە ئاینی یەهودیەکانە ئیبراهیم وەکو ئاماژی پێکریان ئەبراهام لە ئورفێتە دنیاوە لە ئورفی باکووری کوردستانەوەی کە خۆمان کوردەکان پێڵێن ڕووها یان ڕۆحا بۆ ناوانەش بەڵێ شارێکی کوردی دێرینە و یەکێک لەو پێغەمەرانە کە بە باوکی پێغەمەرەکانە ناسرێت ڕزای خوای لەبێ ئیبراهیمە یان پێوترا ئەبراهام لە ئورفیا لەدایکە بێ جا تۆ بێنە بەرچاوی خۆت کە لە وڵاتێکا لەدایکەوی بۆ نەسایەوە کە لە سلێمانی لەدایک بوون و ژیانتان بەڕێ کردووە حتمما کولتوری ئێرەت گرتووە حتمما ئێستا بچیتە هەر شوێنێکی دنیا بچیتە چینیش تۆر چێژ لە حەسەن زیرەکە بینی چیتە هەر شوێنێکی ئەوروپاش تۆ کە شاخودا خەبینێ لە خۆتە دوو تەکرێتەوە بەم کولتورە پەروەردە بی چی بکە یعنی لەناو ڕۆحدایە بە هەمان شێوە ئیبراهیمیش لە ئورفەیە تەمەنی مناڵی و هەرزەکاری بەڕێ بڵێ ئەوەی چ ڕۆژ ئەزمموی لایەک بکات ئەبێ هەڵگری ئەو لایە نەبێت بە زمانی عەربیش ئەڵێ من 10 قوم من 40 ومن فاصبح منهم ئەوەی کە چ ڕۆژ ئەزمموی ئەو کەسانە بکە ئەبێتەوە جاوەرە ئەگەر ئەمە بناغە بێت ئەمە ئەساسەکە بێت بێگومانیت کە ڕۆشتۆتە خوارێچێتە شارستانیەتەکانەوە بۆ نەسەردانی بابلەکەیت و شەڕێک هەمووتان بیستوتانە لە کتێبی پیرۆزە لە پەیمانی کۆنا باس کراوە لە قورئانیشا باس کراوە ئەو شەڕێکە لەگەڵ نەمرودایی بێ ئیدی تەمەنی گەنجیشی با بڵێن لە باشوورە بەڕێەکە لە باشووری میزۆپۆتامیا و ناوەڕاستە پاشان ئەچێتە میسر و پاشانیش ئەچێتە کەنعانیش دەجێبێ لە فەڵەستینی ئەمڕۆیە ئیدی ئەم کولتورانە هەمووی تێکەڵکێشە بێت لە سینەی ئیبراهیمەوە لە سینەی خێزانەکانیان ولا کوڕەکەشیە با بڵێ کورد و کوڕی هەبوو ئیسماعیل و ئیسحاق ئیدی ئاینی جوولەکە وردەوە دە ئاینی جوو بانەڵێن جوولەکە یاخود یەهودی کە دروستە بێ و موسا یەکەم کەسەبێکە داڕشتەی ئاینی کە پەرتووکی پیرۆز دانێ و سفری یەکەم سفری خۆیەتی سفری موسایە ئیدیم ئاینە تقریبا کاریگەری هەموو کولتورەکانی بەسەرەوە یەکێک لەو کولتورانە کولتوری شاری ئورفەیە لە باکووری کوردستانە بەم شێوەیە جوولەکەکان بە بۆنەی گەلێکی سەرکێش بوون و بەردەوام حەزیان لە شەڕ و لە کێشە ئەوانە بووە بە جیهانە زۆر بڵاو بوونەتەوە لە زۆربەی زۆری وڵاتەکان گەڕەکی جوولەکان ئێستا لە کوردستانی خۆمان ناچیتە هەر شار و شارۆچکەیە گەڕەکی جوولەکان بۆ تا لەم سلێمانیەش هاتوونە تێرە بێگومان بە کوردی قسەیان کردو جلی کوردیان لە بەرابە وەکو کورد هەڵپەڕیون و مۆسیقای کوردیشیان ژەنیوە ڕەنگی ئێریان گرت بەڵێ بێگومان کولتوری ناو کتێبی پیرۆز و پەیمانی کۆنیا با بڵێن لەگەڵ کولتوری جوولەکەیان هێناوەتە ناو سلێمانیەوە و کاتێکیش ڕۆشنەوە بۆ ئیسرائیل
ڕۆشنەوە بۆ شارەکانی ناو ئیسرائیل حتمما کولتوری ئەم شارانەشیان لەگەڵ خۆیان بردووە ئەم تێکە و کێشیە کولتوریە لێرەوە ڕوویاوە. مۆسیقا لە ئاینەکە چۆنە یەکێک لە پەیامبەرەکان ئەوەی کە ئێمە پێڵین پەیامبەر بۆ منە داود بووە، ئەوان پێڵن داودی پادشا. داودی پادشا وەکو لە پەیمانی کۆنا باسەکرێ سفریشی خۆی هەیە کە باسی ژیانیەکە و باسی و بەسەرهاتانەیەکە کە لە جەنگ و لە ڕووداوەکانە بەسەری هەو پاشای ئیسرائیل بوو، پاشای فەڵەستین بوو باڵێن. ئامێری چەنگی ێژن، ئامێری قیسارەیە ژەنیان هارب ئەمەی کە بەدەستەوەی بینەوە وێنەیەکی خەیاڵیەکە بۆ ئەویان پێشاوە و گروپێکی مۆسیقیشیە بوو ئینسامبڵێکی بوو. ئێستا لە تەوراتەوە باسەکرێت لە پەیمانی کۆنا کە گروپەکەی بۆ نەدانیشتن ئەم تێکستانی کە داودی نووسێ و ئیلهامی بۆ هەول لەلایەن خواوە لە ڕێگەی مۆسیقاوە ئەیان و دۆخۆشی کەسێکی زۆر دەنگخۆش بوو. لە هەنە دەقی ئیسلامیشا باس کراوە ئاماژەی پێدراوە من خەڵەت لە ملای غەزالی ئەمەم بینیوە لە ئیمامی غەزالی و محەممەدی غەزالی کە باسی ئەوواکە داود کە مۆسیقاژەن بووە و گۆرانی بێژێکی چاکیش بووە. گروپە مۆسیقەکەی بەو شێوەیە بەردەوامە بێ دوای کوڕەکەی یەتە سەر حکوم سلێمانی پێغەمبەر ئەوان پێڵن سلێمانی پاشا لای مەسیحی و لای یەهودیەکان. سلێمان سفری گۆرانیەکانی هەیە، سفری گۆرانیەکان بەسەرهاتی دڵداری کچ و کوڕێکە ئیدی کۆمەڵێک مەسائیلی عیرفانی و ئاینی تایە. بەم شێوە سلێمانیش هەر گروپێکی مۆسیقی هەبووە، هەر درێژەی گروپە موزیکەکەی باوکی بووە، ڕاز و نیاز و پەرستشەکانی خۆیان لە ڕێگەی ئەو گروپەوە کردەوە. بەم شێوە هەتا ئێستا ژناو جوولەکەیە هەر ڕێگە پێدرا و هەر شوێندەس و کاریگەری خۆی هەیە. کاریگەریەکانمان باس کرد، یەکێک لە فەرمانڕەوایەکان ئەشکانیەکان بوون کە فەرمانڕەوای ئێران و کوردستانیانە کرد، جەنگ و ململانەی زۆریان هەبوو لەگەڵ ڕۆمەکانە، لەگەڵ ڕۆژئاوایەکانە، لەگەڵ ئەوروپیەکانە. ئەو فیلمەشی کە بینیتان بۆن فیلمی سیاست ئەوە باسی یەکێکە لەو جەنگانە، ئەوەڵە جەنگی فارس و با بڵێن ڕۆم، بەڵام خۆی جەنگی ناوچەکەی با بڵێن کوردیشە کە لەو فەرمانڕەواییانەیە دەسەڵاتی هەبووە و شوێندەستی هەبووە. دوایەوە ساسانەکان وەکو زۆر سەرچاوە باسەکرێت لە شوانکاری کوردن و عایلەیەکی کوردی بوون، چەندین بابەتی مێژووی هەیە لەسەروانەوە، چەندین بەڵگەی مێژووی هەیە لەسەرەوانە. ساسانەکانیش بەردەوام شەڕیان بۆ لەگەڵ ڕۆما، بەردەوام شەڕیان بۆ با بڵێن لەگەڵ ئەوروپایە و ئەم جەنگ و ململانەیە کاریگەری دروست کردو و تێکەڵی کولتوری ئەم دیلێکی لەو بردووە، ئەو 50 دیلی لەو بردووە، ئیدی کولتور دوازراوەتەوە و کولتور هاتووە چووە. باش یەکێکی دیکە لە بابەتە گرنگەکانی مێژوو ڕۆشتنی زریابە. ئەبول حەسەنی زەریاب کوردێکی شاری مووسڵ بووە، پاشەوەی کە ئیتی بەغا باڵێن پایتەختی ئیمپراتۆرەتی عەباسیەکان بووە، ئەچێتە بەغاوە نیشتەجێ بێ، واچێتە دیوەخانی خەلیفەکانی بەغاوە. یەکێک لەو خەلیفانە هاروون ڕەشیدە کە زەریاب مۆسیقای بۆ ژەنیوە و خەریک بووە کەسانیشی باڵێن تەلەبۆشتی پێگەیانەوە بۆی کە ببن بە موزیک ژەن لەوەیە. زەریاب هەر کورد بووە باڵێن ئاساییە بۆن لەگەڵ ئەوانە بە عەرەبی قسەی کردبێ یان بە زمانی ئەو ڕۆژە قسەی کردبێ، بەڵام وەکو زمانی خانەوادەیەوە زمانی کوردی بووە و کەسێک بۆکو جلوبەرگ و شتەکانی بەپێی ئەو وێنە خەیاڵیانی بۆی کێشراوە جلوبەرگی کوردی بووە، جلوبەرگی بۆ هەتا لەناو بەغاشە. جا چیرۆکی زۆر جوان هەیە لەسەر ئەم بابەتانی ناو بەغداد و لەسەر ئەم بابەتە هونەریانە، ئەوانی کە 1001 شەوان خوێن بێتەوە ببینیویانە. لە 1001 شەوای هەمووی بابەتە، هەمووی هونەر و مۆسیقایە، هەمووی باسی ئەو ڕووداوانەکە کە لە بەغدا و لە سەردەمی عەباسیەکان ئاڕوویە بە شێوەیەکی زۆر جوان. زەریاب ئیدیکەوەی کە شەڕیە بێ لەگەڵ مامۆستاکە لەگەڵ ئیسحاقی مووسڵی ڕووەکاتە ئیسپانیا، پێیان وتووە ئەندەلوس ئەو کاتە ئیسپانیا و پورتوگالە و لە شاری قورتوبە نیشتەجێ بێ و مۆسیقا باتە ئەوێ. زەریاب خۆی عودی ژەنیەوە داهێنانی لە ئامێری عودی شاکردووە، وەکو باسمان کەوتم لە خەیاڵتانە بێ ئامێری عودێکێکە لە منداڵەکانی ئامێری تەمیرە. ئامێری عود دەباتە ئەوێ بابزانین لە ئامێری عودەوە چی دروستە بێ و زەریاب ڕۆشنگەری بدە ئەوێ بەڕاستی لە سەردەمی مێدیڤاڵی ئەوروپایە بوو، ئیسپانیا و پورتوگالی بوژاندەوە بەڕاستی و ئەو کەسانی کە ڕویان لەوێ کرد بە بۆنەی ئەو حکمت و دانایی کە زاناکان ڕویان لەوێ کرد بوو. یەکێک لەوانە زەریاب بوو ئەوروپا وا بڵێن بەهرەی وەرەگرت و خۆی پێگەیان لەسەری وردەوردە. ئەبزانم ناوی تاوی ئەبول حەسەن عەلی کوڕی نافعە. ئەبول حەسەن عەلی کوڕی نافع. باڵێ خەڵکی کوردستانە، خەڵکی مووسڵی کوردستان. مامۆستاکەش ئیسحاقی مووسڵیشە داماشێ و کوردە و خەڵکی ئەوەیە. ئیسحاقی مووسڵی دیارە کوردی کرمانج بوو. ئەوە سیلسیلەکەیە با بڵێن ئەوە نەوەکانی ئامێری عودن کە ئەچێتە ئیسپانیا، دوایەوە ئامێری لود دروستە بێت و ئامێری گیتەرن دروستە بێت و ئەوانە. ڕاستەکەی کە ئامێرەکە چێتە ئەوەیتی بۆ ئەوروپیەک ڕۆکاتە ئیسپانیا،
ئەمێرەکان هینێ بە دەستێکی کۆژەنە زۆر خۆشە ئەچێتەوە شارەکەی خۆی ئەمێرە دروستکاتەوە نازانێت وەکەوە بیزڵە دروستیکاتەوە شتێکی تر بەدەستەوە دەرەچێت دەنگەکەشی جیاواز دەرەچێت حتمما ئایدیم ئامێرانە دروست بوون حتا وەکو ئەمێری گیتار بە ئیلکتریک گیتارەوە بەیز گیتارەوە بە گیتاری کلاسیکەوە هەمویان لە ئەمێری عودەوە ڕاستیە گەشەیان کرد و چوونی زەریا بۆ ئەوروپا ئەبێتە سەبەبی بوژانەوە و ئەبێتە سەبەبی ڕێنیسانسی ئەوروپا یەکێک لە سەبەبەکان طبعاً ئەو سەبەبەی کە کاریگەری لە مۆسیقای ئەوروپا هەیە چوونی زەریا بۆ ئەوێ موزیکی ئەکادمی پێشکەوتنی ئەمێری عود بەڵێ وەتەرێکی بۆ ئەمێری عود زیاد کردووە چەندین داڕشن و چەندین بیشمانە چێکە ئەم هەموو ئامێرانە لە عودەوە سەرچاویان کردو عودش لە تەمیرەوە سەرچاویان کە باسمان کرد ئەمریکی کوردی و ئەمریکی زاردەوەسی شتێکی دیکە کە کاریگەری لە ناو موزیکی کوردیە هەبووە لەم هاتوچوونەی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوایە کاریگەری هەبوو تەکێ و خانەقاکانن تەکێ و خانەقاکانی کوردستان درێژە پێدەری بۆ نمونە ئەو ئاینانە بوون کە لە ناو کوردستان هەبوون بە مەزدەکیەوە بە مانیەوە بە میتراییەوە بە زەردەشتیەوە بە هەموو ئاینەکانی کە لە ناوچەکەی هەبوون دوایەوە لە تەکێ و خانەقاکانە ڕنگدانەوەی خۆی بینێ و ئەم موزیکە ئەمێنێتەوە بەڕاستی زۆربەی زۆری موزیکەکان کەشف نییە و تۆ ناتوانین لە یوتیوب گوێیان لێگری و کەسان ناتوان سەردانی تەکچێ بکەن سەردانی خانەقاکان بکەن ئیتی هیچ هەر تەکەیەک بۆ نەچ لە قادری چ لە نەقشبەندی وانی کە لە کوردستان هەن گوێبیستی ئەو موزیکە جۆرە و جۆرانە بن گوێبیستی ئەو ڕیتمانە بن کە پێنجەشتی تایە کە حوتەشتی تایە کە چوار و سێ چوار و دوو چواری تایە یعنی ئەو ڕیتمانە ئێستا بەتایبەت پێنجەشت و حوتە شوارانە پێمانەوەیە تازە هاتوونەتە ناو کوردەوە نابەز لە تەکێ و خانەقاکانە ئەبیسترێت و ئەبیندرێت مەبەستی کە پێنجەشت و دوو چوار ئێمە لە بواری هونەری موزیکە ڕیتمی جۆرا و جۆرمان هەیە ڕیتمی ئاڵۆز و ڕیتمی سادەمان هەیە ڕیتمە سادەکان کە سمپڵەکان وانی کە دوو چوار و سێ چوار و بەشێکی سەمای کوردی کە دوو ئەوانە بە ڕیتمی سادە دانرێ ڕیتمە ئاڵۆزەکان کە لە ڕۆژاوای کورد باڵین لە ڕۆژاوایە دروست بوو بە تایبەتی لە موزیکی ڕۆژئاواییە کاویش ئەوەیە کە جۆری کێشەکانی ڕیتمەکانی جۆری سەماکانی ئەگۆڕدرێت بەڵام ئەوەی کە وەکوی کە باسی ئاماژەی بە ڕیتم کرد ڕێژوان ئەوەی کە بەتەواوەتی ڕەنگی کوردی پێوە بێ بەڕێی من حەوهەشتا ڕاستە ڕیتمەکە لە شاری سنەیە زۆر کاری لەسەر کراوە ساڵێکەوەانە عباسی کەماندیە بەشێک لە ئاوازەکانی یاخود ئەو گۆرانیانی کە خۆی خۆش بۆ عباسی کەماندی چڕیوێتی لەسەر ریتمی حەوهەشت هەر لە شاری سنە بۆ ناسراوە عەفو قسەکەم پێ بڕی بە ریتمی حەوتەش بە ریتمی گەڕیان یەک داڕشنی فۆرمەکە بەم جۆرەیەوە چەندین گۆرانی کوردی لەسەر هەیە چەندین گۆرانی ئاینی و غەیرئاینیش هەرچەندێ ئەو ئاوازەی عباسی کەمەندیتان بیستەوە ئەو بزانن کە گەڕیانە لەوە بزانن کەمە ڕیتمێکی کوردی تەواوە بۆ جۆرێ ئەمەش مەراسیمی پیرشاریانە هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری هەولامانە کەیتی سۆفی و کە با بڵێن ئەوانەی کە پێڕۆکاری تاریقەتەکانن بۆکەنە ئەوێ وە خەریکی دەفژەنینە بن خەریکی وتنی سرود و گۆرانیە بن لەو مەراسیمەیە هاتینە سەردەمەکانی ئەوروپای با بزانین لە ئەوروپای چیە بوو ئەوروپا سەردەمێکی پێوترێت چاخەکانی ناوەڕاست چاخە سەرەتایەکانی ئەوروپا کە لە ساڵی 500 بۆ 1400 دەست پێکا ئەوروپا لەم سەردەمە لەو پەڕی دواکەوتنی خۆیە لەو پەڕی بێشارستانیەتی خۆیان بوو هەمووی بیری لێ کردەوە داهێنانی کوشتێکی تازە بوو داهێنانی ئەوە بوو کە ئەمڕۆ سووتانومانە بە فێری هەڵکۆڵین چۆن پێستی ئینسان هەڵکۆڵین بۆ منە چۆن ئامێرە دروستکەین ناوبیکەینە ناوی و وێرانیکەین بیریان لەمان ناکردەوە لە کاتێک ئێمە لە ڕۆژهەڵات و لە کوردستان و ئەوانەیە باڵین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کوردستانی خۆمانە زانا هەبوون بۆ منە ئیبن سینا هەبوو فارابی هەبوو ئیبن ڕوشد هەبوو ڕازی هەبوو عارفی گەورە هەبوون لە کاتێکا لای ئەوان کوشتن و شەڕ و خوێن و ئەوانە هەبوو و لەم سەردەمەشایە کە چەندین جەنگ ڕۆیە لە بینی ئیسلام و لە بینی ڕۆژئاوایە لە بینی ڕۆما لە بینی ئیمپراتۆریەتی ڕۆما حتمما دی لە گۆڕێنەوە حتمما بۆ نمونە ئەم لەمە ڕفێنە زانا لەوە بات و ئەو زانا لەوە بات کەسانی زۆر ڕوان کردە ئەوروپاوە ئەوروپیەکانە چون کەسیانەنات بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆی کە فێری مۆسیقا بن بۆی کە فێری هونەر بن بۆی کە فێری زانستەکان بن ئێستا فیلمێکە زە فیزیسیانەوەی کە لەسەر ئیبن سینای باسی واکە کە چۆن کریستیانە خۆیەکە بە جوولەکەوێتە لای ئیبن سینا بۆی کە فێری پزیشکی بێ بچێتەوە لە ئەوروپا بەکاری بەرێ بە هەمان شێوە بۆ بابەتی مۆسیقا جووا بوون وا چون کتێبە خۆیان فێری عەرەبی و خۆیان فێری فارسی و فێری زمانەکانی ناوچەکە کرد بۆی کتێبەکان بەرنەوە ئەوێ و لە ئەوروپا کەڵکی لێ ببینن فیلمی زە سێڤن سیڵ مۆری حەوتەم ئەو هەر لەسەر ئەم سەردەمەی ئەوروپایە ئەتوانن سێری بکەمەوەی بەرچاوڕوونیتانە بێ بزان مێدیڤاڵی ئەوروپا چی بوو و ڤایکینگەکانیش تقریبا هەر لەسەر ئەم سەردەمەیە کە چ دواکەوتی و چە کێشەیەکە بوون ئەوروپایە ئەوروپا مێدیڤاڵەکرێ بە سێ قۆناغەوە
500 بۆ 1000 1000 بۆ 1300 زاینی 1300 بۆ 1400 زاینی حتما هەر لە سەردەمی مێدیڤاڵا بوویتی ئاینی مەسیحی لە ئەوروپای قبول کرا و مەسیحێتی کاتۆلیکیان وەرگرت کریستیانی کاتۆلیکی ئیدی هەر لەو سەردەمەشا بۆ کەیدی دەسەڵاتی کەنیسە تەواو پیا بووە زوڵم و زۆرێکی زۆر هاتە ئاراوە کە ڕێگایان نایە کەس خەریکی زانست بێ کەس خەریکی مۆسیقا بێ ئەیان سووتانن ئەیان کوشتن و مەحاسەبەیانەکردن لە سەردەمی مێدیڤاڵا ئەوروپا جیا بێتەوە بێ بە ئەوروپای ڕۆژهەڵات و ئەوروپای ڕۆژئاوا ئەوروپای ڕۆژئاواکە بڵین ئەوەی کە ڕۆمای پیرۆزە و ڕۆژهەڵاتەکەش کە ئەستەمبوڵە و کە یۆنان و کە بەشێکی ڕۆژهەڵاتی باکووری ئەفریقایە بیزانتینین حکوومەتی بیزانتینی و بە زیاتر بیزانتینیە شەڕی لەگەڵ ئیسلاما بوو بەدەوام هێرش لای ئەمانەوە هەبوو بۆ ئەوان ولا لای ئەوانەوە هەبوو بۆ ئەوان بەم شێوەیە سێ دانەر هەبوون کە ناسراوە ڕاستە کارەکانیان زۆر سادە بوو لە سەردەمی مێدیڤاڵا پیریوتین و هیلگاربینگنی و جیۆم دیماشۆ کۆمپۆزەر بوون ڕاستە میلۆدیەکانیان زیاتر مۆنۆفۆنی بووە هارمۆنیتیانە بووە داهێنانی مۆسیقایتیانە بوو بەڵام ئیدی کۆمپۆزەر بوون و باش کارەکانیشیان زۆر سەرەتایی بێ بەڵام ئیدی سەردەمێک لەوانەوە دەستی پێکردووە پێیان نایانەوەی کە دۆ مۆسیقا کۆمپۆز بکەن و هیچ نەبێ ئیشێکی سادە و ساکار بۆ کەنیسە بتوانن دروستکەن و سولودەکانی مەسیحەتی پێ بڵێن بەستەوەی کە ئاوازەکان لە سەرەتایە لە سەرەتایی بوون کاگرەژوان کە ئاماژەی پێکرد بەستی ئەوەیە کە کاتێک ئاوازەکانیان چڕیوە تەنها میلۆدیەکان بووە واتە داڕشنی بۆ نەبووە ڕیتمی بۆ نەبووە هارمۆنی نەبووە لەبەروی تەنها بیرکردنەوە لەوەیە بۆ کە چۆن بتوانن ئەم ئاوازانە بپارێزن بینوستنەوە وەیە دەرفەتی ئەوە نەبووە بەدەر لەوەی کە سەرقاڵی ژیانی خۆیان و ئاین و کۆمەڵێ ئەو کاریگەریانی ژیانی خۆیان کەوای کردووە کە تەنها بتوانن میلۆدیەکان بنووسنەوە وەکوانی ئەو ئاوازبێژانی پێش ئەم سەردەمەی ئێمە ئەنی من نمونەیەکی بچووکە هێنمەوە لەسەر مەقام لە 1942 وا بزانم کاک پێشەوە خەڵکی گەرمیانە ئەبێ ئەم کەسایەتی کە ئێستا ئاماژەی پێکەم بیناسێت مەلاوەلی عەبدوڕەحیم هەبوو لە ناوچەی کفری لە 1942 بۆ یەکەم جار کاتێک کە مەقامە خوێنێت لە دانیشتنیشەوە ئاهەنگکارە بێت هاوڕێیانی ڕۆژهەڵات و ئەوانەی لەگەڵا بێت کاتێک کە دانیشن هەڵبەتە پرەنسیپی کارکردن و یاخود باڵین خوێندن و دەستپێکی دانیشتنەکەیان وا ئەبێت کە ئەبێ سەرگەورەیەک دەست پێ بکە و ئینجا ئەوانەی کە دەستکەن بە مەقام خوێندن یاخود ئاواز چڕین مەلاوەلی شتێک هەن لە خۆیەوە ئەڵێ بۆ نییە کە هەموو مەجلیسەکە بێدەنگە بێڵێن ئەمە چی بوو جەنابی مەلامان چی بوو تۆ چڕیت ئەویش ئەڵێ پارچە ئەمە پێوترێت پارچە لەوێەوە پارچە ئەگا بە شێوە ئاواز بە مەقام دوایی ئەبێ بە مەقام و ئێستاکە بوو بە مەقام بۆیە سەرەتاکانی مەقام سەرهەڵدانی مەقام لە ناوچەی کفریەوە بۆ کفری خاوەن مێژوویەکی زۆر کۆنە بەتایبەتی لە هونەری موزیکە ئاوازی زۆر سەیریان هەیە ئێمە ئەگەرمانەوە بگەڕێنەوە بۆ سەرچاوی مەقام و چڕینی مەقام ئەبێ بگەڕێنەوە کفری بەتایبەتی گەرمیان بناغێ گەرمیان بزەڵت بۆیە لەو سەردەمەشە کە هیچ توانایەکی ئەوە نەبووە بۆ داڕشتنیکی تەواو بۆ مەقام بکرێت وەکو ئێستا تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە سەبارەت بە دانانی موزیک بۆ نمونە دنیاە پرۆگرامی تایبەت هەیە بۆ داڕشتنی موزیک بۆ نووسینەوەی موزیک دنیای ئۆرکسترا هەیە دنیای گروپ هەیە توانن کاری لەسەر بکەن موزیسیانمان هەیە هەر بە جۆگرتنی عەفو بە جۆگرتنی مەقامەکە یاخود ئاوازەکە یەکسەر ئەزانێت ئەتوانێت داڕشتن بۆ بکە و لە ماوەی 24 ساعات ئەتوانێت لە گروپەکەشە هەر بە دەرلەوە ژەر لە ماڵەوە لە ستودیۆیەکی بچووکە ئەتوانێت داهێنان بکە لە گروپەکانە لە دانانی موزیکە لە داڕشتنی مەقام و ئاوازەکانە بۆیە لەو سەردەمەیە ئەو توانایان نەبووە نەیانتوانیوە کە بتوانن بە تەواوەتی خزمەتی ئەو ئاواز چڕینە یاخود ئەو شێوە ئاوازانە بکەن هەر ژینگەکەش لەبار نەبووە ژینگەی کاتۆلیکی و ئۆرتۆدۆکسی کە وەکووتمان کڵێسای ڕۆژهەڵات و کڵێسای ڕۆژئاوان ئەوروپاکە بێت بەشەوە لای ئۆرتۆدۆکسیەکان تا ئێستاش مۆسیقا حرامە بچێتە ناو کەنیسەوە بەڵێ ئۆرتۆدۆکسیەکان ئەوانەی کە ئەستەمبوڵ یا قوستەنتینیە و کاتە قوستەنتینیەپۆڵ پایتەختیان بوو حرامە مۆسیقا بچێتە ناو کەنیسەوە و حرامە ئافرەتیش بچێت بۆ نمونە لەوێ سرود بڵێ ئاساییە لە دەرەوە مۆسیقا بژێنی حرام نییە بۆ نمونە بەس چوونی ئامێر قەدەغەیە لای کاتۆلیکەکان هەتا ئەو سەردەمە پێشوەی کە پرۆتستانتیزم دروست بێ مارتن لوتەر بێ
مۆسیقا بە هەمان شێوە نابوو بچێتە ناو کەنیسەوە نابوو ئامێر بچێت تەنها کۆمەڵێک پیاوە وەستان پێکەوە بە شێوەی مۆنۆفۆنی بە شێوەیەکی زۆر سادە خەریکی چڕینی دەقەکانی پەیمانی کۆن و پەیمانی نوێ بوون کە ئیدی سەردەمی مێدیڤاڵە سەردەمی تاریکیە هەر بۆ جۆرە بنەوە ئامێری گیتەر لەو سەردەمەیە باوبوو ئامێری گیتەر وەکو باسمان کردهان لە شێوەیە لە عود دەچێویستیانە عود لاساییکەنەوە بەڕاستی ئیتی ئەمە دەرچۆ بەدەستیانەوە بەڵام دەنگێکی جیاوازیە ئێستا شۆ بەکارێت لە ئەڵمانیا ئامێرێکە لە مێدیڤاڵە لە چاخی مێدیڤاڵە بەکارهات هەم بۆ موزیکی ئاینی هەم بۆ موزیکی ڕێگاینی یەکێک لەو ئامێرانی کە داهێنانی تیاکرا بەڕاستی هێنرایە بۆ بە تایبەتی سلەیمانی ڤیۆلا دا ئامورا بوو وەنیە کاکشوان بەڕێز دکتۆر عەبدوڵڵا جەمال ئەوەی هێنایە سلەیمانی ڤیۆلا دا ئامورا ئامێرێکی زۆر 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 دێرینە بۆیە ئێستا بەکارێت ڕاست ئەوە بینێ بەڵام وڵا ئەم بەرچاوم نەکەوتووە وەو سکێڵانی کاریان لەسەرەکرد لەو سەردەمەیە ئەم سکێڵانە بوون ئەم مۆدانە بوون ئەم مۆداڵانە بوون لیۆنیان دۆریان فریجیان لیدیان میکسۆلیدیان لە مەقاماتی خۆمانەوە زۆر نزیکە بۆ نمونە کاتێک گوێیان لێگرێ ئێستا بڕۆن گوێ لە گۆران گوێ لە سرود و مۆسیقاکانی بیزانتینی بگرن زیاتر سرودن بەڵێ مۆسیقای تێکەڵ نییە گوێ لە حیجازکارە بێ گوێ لە حیجازە بێ گوێت لە مەقامی کوردە بێ گوێت لە نەهاوەند دەبێت چکە سکێڵەکانیان بۆ جۆرە بووە واتە کلێسای شەقی کلێسای ئۆرتۆدۆکسی ئەم سکێڵانەیان زیاتر بەکارهێناوە ئەمە دەستنووسێکی نۆتەیە لە سەردەمی مێدیڤاڵە وەکوی بینن شێوەیەکی زۆر سەرەتایی ئێمە ناتوانین لی تێبگەین و بخوێنینەوە بەڵام ئیدی لە دایکبوونی ئەم شێوازە ئەکادیمی نۆتە لەم سەردەمەوە وردەودە لە ئەوروپای دەستی پێکرد کە ئەمە لاپەڕەیەکە کە چەندین لاپەڕی تریشیان دۆزیوەتەوە هەڵبەت بەڵام بۆ شێوە سادەیە نووسراوە میلۆدەکانیان نووسیوەتەوە سەردەمێکی گرنگ لە ئەوروپای دەستپێکە سەردەمی ڕێنیسانسە سەردەمی بوژانەوەیە ڕێنیسانس واتە بوژانەوە واتە دووبارە لەدایک بوونەوە ئەم سەردەمە لە ئیتالیاوە وردەودە دەستی پێکرد 1400 بۆ 1600ەیە چەند ڕووداوێکی گرنگ ڕوویاندا کە کاریگەری زۆریان لەسەر جیانە بۆ نمونە فەتحی قوستانتینیە یاخود گرتنی قوستانتینیەپۆڵ لەلایەن سوڵتان محەممەد فاتیحی دووەم لە ساڵی 1453 کە ئیدی ئەیکەن بە ئەستەمبوڵ ئەیکەن بە ئیسلامبوڵ یعنی شاری ئیسلام کۆستانتینیپۆل یعنی شاری کۆستانتین پاشایەک بووە ئەیکەن بە ئیسلامبوڵ یعنی شاری ئیسلام ئیدی ئەوە کلەسای بیزانتینیە ڕوخێت و ڕۆمای ڕۆژهەڵات ئەڕوخێت و لەناوەچێت ئیسلام جێگەیەگرێتەوە ماوەیەک کەسایەتی قەشە و شتەکان بۆ هەل لە ئەستەمبوڵ ئامێننەوە پاشەوە حەزەکەم بچنە شوێنێکە مەسیحیەت حکومکاری ئەڕۆکەنە ئەوروپا و لەگەڵ خۆیانە ئەو زانست و ئەو موزیک و ئەو هونەرەی کە وەریان گرتبوو لە ئیسلامەوە لە عوسمانیەکانەوە ئەیبەنە ناو ئەوروپا یەکێکی دیکە لە ڕووداوە گرنگەکان دۆزینەوەی کیشوەری ئەمریکایە لە ساڵی 1492 لەلایەن کریستۆفەر کۆڵۆمبزەوە هەرجەم پێشەوان ڤایکینگەکان چ بوون ئەمریکایان بینی و بەڵامیدی لێرەوە بە تەواتی ئەوروپا ڕوەکاتە ئەمریکا و ئەمریکا ئەگرێ دوو کەسایەتی زۆر گرنگ لە ئەوروپایە سەرهەڵەیەن چەندین کەسایەتیە بۆ نمونە ڕافایل بۆ نمونە ویلیام شکسپیر بۆ نمونە گالیلۆ بۆ نمونە کۆپەرنیکۆس ئەمانە بەڵام دوانیان زۆر کاریگەریانە بۆ یەکێک لەوانە مارتن لۆتەر خۆی قەشە بوو بەڵام ئەم شتی کە کەنیسەی کرد پێ قبوڵ ناکرا کەنیسەی کاتۆلیکی بۆ نمونەوەی بۆچی زوڵم و ستەم کرێ بە ناوی خواوە بۆچی ئێمە نەتوانین ئینجیل بخوێنینەوە بۆچی ئەبێت ئیلا هەر بە زمانی لاتینی بێ قەشەکان پێمان بڵێن و ئەم ئەمانە بوو بە کێشە بەڕاستی لای لەگەڵ چەند ڕۆشنگەرێکی دیکە بۆ نمونەوەی کەلوانە قەشە ئاڵڤین بوو ئەوانی دیکە ڕێبازی پرۆتستانتی دروست بوو ڕێبازی لۆتەری با بڵێن ئەم ڕێبازی کە ئێستا لە جیهانە زیاتر باوە لە پاپەکان لایەننا لە قەشەکانی کاتۆلیکی لایەننا و لێرەیەتەوە ئازار بوو بۆ نوێی بۆچی مرۆڤ قەشەیەکێ بێت تا بەخوا بگا بۆچی خۆی بەخوا نەگات ڕاستەوخۆ ئیدی بەم جۆرە خەڵکیش لە ئەوروپای وردەوە دە قبوڵیان نەکرد و ئەوروپا کرانەوەیەکی بەڕواکرا بۆ من مۆسیقای چۆن ناو کەنیسەوە و ئەو داهێنانەی کە لە موزیکی ئەوروپیای بینین بە بۆنی ئەم کابرایەوە بوو کە ڕێگەی خۆش کرد کە بەڕاستی ڕێگەی کردەوە یەکێکی دیکە لە کەسایەتەکان یۆهانس گۆتنبێرگ کە ئامێری چاپی داهێنا بە باوکی چاپدا ئەندرێ و ئیدی کتێب چاپ کرا بۆ نۆ کتێبانی کە لە ڕۆژهەڵاتەوە چوبوون بەرەو ئەوروپا زمانەکان وەرەگەڕابوون بە زمانی ئەڵمانی بێت فەڕەنسی بێت ئیتاڵی بێت چاپەکران و ئەچۆ ماڵەکانەوە و لە دوای یۆهانس گۆتنبێرگەوەیتی کتێب زۆر چاپەکرا زۆر کۆپی لێکرا چۆن ناو ماڵەکانەوەی کە لەو کتێبانەش ئینجیل بوو سێ کەسایەتی و سێ کۆمپۆزەر هەبوون لەو سەردەمەیە ویلیام بیرد و ژوستن دیپرێ و داپالیسترینا با بڵێن ئیدی گرنگی زۆری بە کۆنتراپۆینتدا و کۆنتراپۆینت واتە دژەخاو واتە دوو هێڵ کە بە دژیەکە ڕوان بۆ نمونە لە مۆسیقایە شێوازێکی سەرەتاییە پێش هارمۆنی بەکارە لە ئەوروپایە داپالیسترینا زۆر گرنگی پێەیە و موزیکی لەسەردا ڕەشی
ئەمە دەستنووسێکی سەردەمی ڕێنیسانسە کە دیوە دۆ دەیمە لی تێگەی ئەزانین کامە بڵانشە کامە نوارە کامە ڕۆندا ئەوە دەوازە هەبێ شتەکان و ئیدی ڕێگە خۆش بوو بۆی کە خەڵک ئازاد بیر بکاتەوە ئەو زاناکان هاتنە دنیاوە با بڵێن وردۆ دەبیریان نەکردەوە و خەڵک سنوور و شێوەیەکی زانستی بۆ موزیک دانرا. بەڵێ ئەمە لێرە وردۆ دەیمە ناڵێن ناتوانین لێ حاڵ بین. سەردەمێکی گرنگ لە ئەوروپا دەست پێکا سەردەمی باڕۆکی دی خەڵک تەواو ئینسانیانە بیریە کردەوە زیاتر و حکومەکان لە کەنیسەوە چون بۆ لای دەسەڵاتدار و بۆ لای پاشاکان بۆ نەموزیکی کۆشک و دیوەخانەکانیش پێیا بوو لە سەردەمی باڕۆکا بیریانە کردەوە بۆ نمونە قەیچێکە با 100 ساڵ دەبا 90 ساڵ بە خەریکی دروستکردنی بینایەک بین خەریکی دروستکردنی کەنیسەیەک بین گرنگەوەی بۆ نەوەکانی داهاتوومانەمێنێتەوە 1700 بۆ 1750 ئەم سەردەما بەردەوام بوو. ڤیڤالدی و هەندڵ و یۆهان سپاسیان باخ لەم سەردەمەیە بوون موزیسیانی ئەم سەردەمە بوون ڕاستی هەرچی داهێنانی کرابێت لە دوای باخەوە زیاتر لە باخەوەی باخ ئەو دڵۆپە بووکەیدی شەقۆلەکانی دیکەی لێبەوە و باخ لە هەموو ئەو فۆرمانی کە لەو سەردەمەیە هەبوون توانی موزیک دابنێ و بەڕاستی داڕشتنی ئامێری پیانوی ئەمڕۆ بەبوونی باخەوەیە و دیاریکردن و ناساندنی سکێڵەکان مێجەر و ماینەر هەر لە لای باخەوەیە هەندڵیش بە هەمان شێوە موزیسیانێکی گەورە بوو بۆ نمونە کاری مەسیحی دروست کرد و ئەنتۆنیۆ ڤیڤالدیش فۆرسی زنی دروست کرد و ئەمانە کارەکانی هەڵبەتە جۆن سەبستیان باخ بناغەیەکی بۆ تیۆری موزیک دانا ڕاستە لەگەڵ ئەوەشە جۆن سەبستیان باخ هەوڵی تەواوی خۆیە بۆ نمونە موزیک لە کلێسا دەرکاتە دەرەوە بۆی موزیک ئازاد بێت لەوەیان نەبێت لە چوارچێوەیەکان ناو کلێسای پێشکەش بێت نەخێر لە دەرەوە پێویستە ئەم هونەرە لەبەروی زۆر باڵایە زۆر جوانە پێویستە لە دەرەوە پێشکەش بکرێت بە گەلانە پێشکەش بکرێت بە میلەتان بۆی هەر کەس و بتوانێت ڕەنگ و ئاوازی خۆی پێشکەشکات بۆی یەکێک لە ئامانجەکانی ئەو بوو کە موزیک تێکەڵ بە ئاین نەکرێت خۆی قەشەش بوو بەڵامەتی غێرئاینیشی کرد بناغی تیۆری موزیکی دانا بۆیە هیچێکە لە کەسایەتە زۆر بەڕاپێکراوەکان لە وڵاتی ئەڵمانیا یەکێکە لە گەورەترین موزیسیانەکانی مێژووی مرۆڤایەتی بەڕاستی ئەمە ئۆکسترایە تقریبان لە سەردەمی باڕۆکە ئۆکسترا بچووکە شێوەیەکی سادەی هەیە بەڵامی دی ئۆکسترایە ئەو شێوازە ئەگەر کاگرەژوان بگەڕێتەوە ئەو شێوازە پێوتری ئۆکسترای باڕۆک ئەمە بەم شێوازە بوو هەتاکو گەشتوت ئەم سەردەمی ئێستا ئەم سەردەما بە شێوازێکی زۆر فراوان زۆر ئازاتر ئامێرەکان بەکارێن ئەمە ئامێرەکانە کە بەکارا و ڕاستە ئامێری کەم بوون و ژمارەیان کەم بوو بەڵامی دی دەستپێکی ئۆکسترا بوو لەناو ئەوروپایە پاشەوە سەردەمی کلاسیک دەستپێکەکە 1950 بۆ 1920 سێ دانەری زۆر دیار و گەورەی سەردەمی کلاسیک بتۆڤن و مۆزارت و هایدن کە لەو سەردەمەیە سەریان هەڵا ئەمە ئۆکسترا وردەودا گەورەتر بۆ ژمارەکانیان زیاتری کرد ئەمە ئامێرەکانی ئۆکسترا ببوورن خێرایەکەم بۆی کە زیاتر ڕاتان نەگرن بۆ بکەینەوەی کە پرسیار و گفتوگۆ بکەین لە نێوان خۆمانە سەردەمی ڕۆمانتیک دەستپێکا سەردەمی ڕۆمانسی سەردەمێکەیەتی خەیاڵ و هەستەکانی مرۆڤ زیاتر زاڵ بوو لەناو مۆسیقایە وەکو بەکارەکانی ئەم دانەرانەوە دیارە بۆ منە شۆپان فرانز لیست چایکۆفسکی ئەمان ئەوەی کۆت و بەندەکانی کلاسیکیان تێکشکان و تەواو ئیحساساتی خۆیان تێکەڵ بە مۆسیقاکە بۆ منە لە کارەکانی شۆپان کە پێڵەن شاعری پیانۆ توانین درێک بۆ بکەین بە تەواوەتی ئۆکسترا گەورەتر بوو ژماری ئەندامانی زیاتر بوون و ئامێرەکان زیاتر بوون ئەمێری ستاندارد زیاتر باشتر هاتە پێشەوە بە کواڵیتیی باشتر و بە شێوازێکی بڕوا پێکراوتر بۆ کۆبینی ژماری ئامێرەکان زیاتر بووە و ئامێرەکان خۆشیان زیاتر بوون ئیدی موزیکی سەدەی 20 دەست پێکە 1900 تا ئەمڕۆ لێرەوە هەنێکێکشە دەست پێکە ئیتر دەتوانین بڵین موزیکی هاوچەرخ کانتەمپۆری کە موزیک هەنگاوە ناتە قۆناغیشکەوە بۆیە ئێمە هەوڵین ئەمە زۆر بە کورتی باسکەین بۆ ئەوی بتوانین پرس و ڕای ئێوە ڕاستەکەی بۆ نووسیە ئۆکێ حەزەکەی لێرە ڕایەگرین هەر لێرە ڕایەگرین بۆ ئەوی پرسیارەکان بکەین تاو هەربار چەند شتێک ئاماژە پێ بم جەنگی یەکەم و دوێمی جیهانی دەست پێکا کە ئیتر بەڕاستیڵێ شعر و فەلسەفە و مۆسیقا و ڕۆمانسیەت ئەمانەیەکی فرێ ئێمە نەکەوت ئەوە تا گەرم شتانە ئیسفادەی هەبوو بۆچی ئەوروپا کەوتە جەنگەوە بۆچی ئێمە دەستمان کرد بە کوشتنی یەکتر بۆچی ئەم هەموو جەنگ و ململانێ ڕوویا سەردەمە قۆناغە جیاوازەکان دروست بوون یا خوڵی ستایلە جیاوازەکان وەکو دادایزم کە تاو لێیان بوو لە هونەر تاو لێیان بوو لە مانای هونەر تاو یاخیبوون بوو بۆ نمونە سوریالیزم تا ڕادەیەک ئەوەیە کە خەیاڵ و ناواقعیەتەوەی تیا و بۆ منە ئیمپرێشنیزم و ئێکسپرێشنیزم
کەیدی هەنێک شتی بێمانەی لێکەوتەوە بەڕاستی بۆ مناڵێت تۆ تاو ئازادی لە داڕشتنی مۆسیقایا تاو تۆ هیچ گرنگ نییە سنوورێ بە خۆدانی فۆرمێ بە خۆدانی دەستکەین بۆی کە هەڵیان پۆوانش دروست بوو جا دەست بکەین بە پرسیارەکان و هیوادارم سەرمان نێشان